سڵاو وەڕێزان، هیوادارم کاتێکی خۆشتان هەبێت لە هەر شوێنێک بن. جارێشتر بە خێر بێنەوە بۆ سیمینارێکی سی کوردستان تایمز. سیمیناری ئەم شەومان بەردەوامی زنجیرە سیمینارەکانی ڕابردووە بۆ بەڕێز کاک مەریوان وریاخانە. ئەمە سیمیناری چوارەم و پێش کۆتاییە. لە ساڵی ڕابردووە 3 سیمینارمان کرد، ئەم سیمینارەش ئەبێتە چوارەم، سیمیناری پێنجەمیش هیوادارین بتوانین لە هەفتەی داهاتوودا ئەنجامی بدەین. هیوادارم ساڵێکی خۆشتان دەست پێ کردوێ، 2021 وەک 2020 نەبێ، بەتایبەت بۆ ئەوانەی کە ساڵێکی خراپ بووە. دۆستان وا دەست پێەکەین ئەگەر بکرێ هەمووتان میوتن، بەڵام خۆتان ئەنویت مەکەن بۆی تا کاک مەریوان سیمینارەکەی پێشکەشەکە، دواتر لە کۆتای سیمینارەکەدا پرسیار و وەڵام دەست پێەکەین. خۆتان نەزانن ئەم زنجیرە سیمینارێکە لەسەر نەتەوە و ناسیۆنالیزم. لە سێ سیمیناری ڕابردوودا کاک مەریوان باسی لە بەر لە دەوڵەت نەتەوە کرد، باسی لە نەتەوە کرد، دواتر باسی لە ناسیۆنالیزم و دروستبوونی ناسیۆنالیزم کرد و جەختێکی زۆری کردەوە لەسەر دروستبوونی لەسەر چۆنیەتی نەتەوە بەر لە ناسیۆنالیزم و تەرکیزکردنەوە لەسەر دەوڵەتی عوسمانی، و دواتر لە ڕووی تیۆریەوە باسی ناسیۆنالیزمی کرد، باسی چەند نووسەر و چەند تیۆریستێکی هەڵسەنگاند. ئەمشەو کاک مەریوان باس لە سیمیناری چوارەمیدا باس لە ناسیۆنالیزمەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا و بەتایبەتریش باس لە ناسیۆنالیزمی تورکی و وەروە ناسیۆنالیزمی عەرەبیەکە. بۆ ئێمە و بۆ زۆربەمان کاک مەریوان ناسراوە، بەڵام بۆ ئەوەی کە ئەوانەی جاریەکەمیانە بەشدارە بن یان تەنها کاک مەریوانیان لە ڕێی نووسینەکانەوە خوێندوتەوە زیاتر نازانن کارەکانی چین و لەکوێ ئەژی و چیەکە، وەکو سیمینارەکانی تر ئەمەوێ پرۆفایلەکەی جارێشترتان بۆ بخوێنمەوە. کاک مەریوان وریاخانە لە 1993 لە هۆڵەندا دەژی، لە زانکۆی ئەمستەردام بڕوانامەی دکتۆرای لە زانستە ئینسانیەکاندا وەرگرتووە و ماوەی 10 ساڵێک مامۆستایی بەشی دیراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی عەرەبیە لە هەمان زانکۆدا. خاوەنی کۆمەڵە کتێبە بە زمانی کوردی و چەندان نووسینی ئەکادمیشی زمانەکانی هۆڵەندی و ئینگلیزی هەیە. وابزانم بەشێکمان ئەو کتێبەی لەسەر ناسیۆنالیزم و سەفەر کوردە دایاسپۆرا، وابزانم کاک مەریوان 2006 یان 2003 بوو بڵاوکرایەوە سەردەمانە بوو. هەندێک لە نووسینەکانی بۆ عەرەبی و فارسی وەرژێردراون. لە دوای ڕاپەڕینیشەوە زۆربەمان لە ڕێی ڕەهەندەوە، لە ڕێی هاوڵاتیەوە، لە ڕێی ئاوێنەوە ئاگاداری کارە فەرهەنگی و سیاسی و ڕەخنەیەکانی کاک مەریوانی. کاک مەریوان بۆی زیاتر کاتی دۆستان نەگرم و دەرفەتیش بدەمەت و بابەتەکەی خۆت پێشکەش بکەیت. نازانم هیوادارم لە ماوەی 45 دەقەدا بتوانی بۆی بتوانین بەڵکو بتوانین لە ماوەی سعاتێک سعات و 10 دەقەدا کۆتایی پێبینین بۆی ئەوانەی کە دواتر یانەیە تەماشای بەرنامەکە بکەن کە بینیان سعاتێکە زیاتر چۆنان لای دنە بدرن بۆی تەماشای بکەن. فەرموو کاک مەریوان. باشە کاکەبان، سپاس بۆ تۆ، سپاس بۆ کوردستان تایمز و هەروەها سپاس بۆ هەموو ئەو دۆستانەی کە لە شوێنی جیاجیای دنیاوە ئەمڕۆ لەگەڵمانان بۆ باسکردن لە سیمیناری چوارەمی مەسەلەی نەتەوە و ناسیۆنالیزم. وەکو کاکەمال باسی کرد، من لە 3 هەڵقەی پێشوە، لە 3 سیمیناری پێشوە باسی قۆناغێکی درێژی مێژووی مرۆڤایەتیم کرد کە تایە شتێک بە ناوی نەتەوە و ناسیۆنالیزمەوە بوونی نییە و ئەوە بەشێکی هێزگا درێژی مێژووی مرۆڤایەتیەوە. باسم لەوە کرد کە نەتەوە و ناسیۆنالیزم لە ڕاستیدا بەرهەمی کۆتاییەکانی سەدەی 18 و بە تایبەتی بەرهەمی سەدەی 19 من. کۆمەڵێک تیورە و تێزی دیاریکراوم لەسەر
مەسلەی نەتەوە و ناسیۆنالیزم پێشکەشکردن و هەروەها لەسەرەوە وەستامایە ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە یاخود پرینسیپێکی سیاسیە. لە ڕاستیان من خۆم ڕای شخصی خۆم لە ئەوەیە ناسیۆنالیزم پرینسیپێکی سیاسیە، ینی ئایدۆلۆژیا نییە، وەکو چۆن مەسەن فاشیزم ئایدۆلۆژیایە یا سۆشیالیزم ئایدۆلۆژیایە یا لیبرالیزم ئایدۆلۆژیایە. ناسیۆنالیزم پرینسیپێکی سیاسیە کە پێی وایە هەموو یەکەیەکی نەتەوەیی پێویستی بە سەرپۆشێکی سیاسی بە چەترێکی سیاسی هەیە بەسەریەوە، ینی بریتە لە پرینسیپێکی سیاسی کە بەرگری لە بوونی جۆرێک لە سربەخۆیی سیاسیەکات. ئەو سربەخۆیی سیاسی ئەشێت لە فۆرمی دەوڵەتێکی سربەخۆیان بێ، ئەشێ لە فۆرمی بەشێک بێ لە ناو دەوڵەتێکە، ئەشێ لە فۆرمی کۆنفیدراالیا بێ، ینی فۆرمەکانی جیاوازە، بەڵام لە هەموو دۆخێکە باس لە جۆرێک لە سربەخۆیی سیاسیەکە بۆ گروپێک یا بۆ خەڵکانێک کە خۆیان بە نەتەوە ناونووسکن. هی پرینسیپەکە وایە ئیترم پرینسیپە ئەکرێ لەگەڵ ئایدۆلۆژیای سۆشیالیستیدا بڕوات، ئەگرێ لەگەڵ ئایدۆلۆژیای فاشستیدا بڕوات، و لەگەڵ ئایدۆلۆژیەکانی تریشا لەگەڵ لیبرالیزمیشدا توانایی خۆ گونجاندنی هەیە. ینی بن لەبەرەوە باسیەوەم کردوتم ناسیۆنالیزم لە هەفتەی پێش و یا سیمیناری دوم یا سێم بوو کە باسم کردوتم زۆر شارەزایان بوارە بە حربای شوبهێنن، وەکو حربا ئەو هینەیە، ئەو ئاژەڵەیە کە ڕەنجی خۆی لەگەڵ ژینگەکەی دەوروبەریە گونجێنێ، ینی بچێتە ناو سەوزاییەوە ڕەنگەکەی سەوزە بێ، بچێتە ناو سووراییەوە ڕەنگەکەی سوورە بێ. یاخود وتم لەگەڵ تۆن نایرنا کە چەپێکی ئیرلندیە، ئەوەیەکێک لەوانەی کە لە بواری ناسیۆنالیزمە ئیشی زۆر کردووە، باس لەوە کات کە ناسیۆنالیزم وەکو سەری جانووسی هەیە، جانووسیش لە میسۆلۆجیای ئەفسانەسازی یۆنانی کۆندا بوونەوەرێک گوتراوە کە سەری دوو دەموچاوی پێوە، بۆی چیان لە پێشەوەی چیان لە دواوە، یعنی سەرێک بووە چونکە دوو دەموچاوی پێوە بۆ توانیوەتی بە هەموو لایەکە بڕوانێت. لێرەوە هەندێک کەسەیە ناسیۆنالیزم بەو هینان شوپێنێ، بەو جانەوەرایە، بەو ئەفسانە کەسایەتی ناو ئەفسانە یۆنانیە شوێنێکە پێی وایە بەملا بۆ لە ڕوانێ. ئێستا ناچمەوە سەرەوە بابەتانە. ئەوەی کە بۆ ئەمڕۆ گرنگە من باسم لەوە کرد کە ناسیۆنالیزم مەسەن بۆ نمونە لای بەنەدیکت ئەندرسن ئەمە بێ بە مۆدێلێک، ئەم مۆدێلەیە کە مینجار لە ئەمریکادا دروست دەبیان، یەکەمین دەوڵەتی نەتەوە لە دنیادا لە دیدی بەنەدیکت ئەندرسنەوە لە ئەمریکا دروست دەبێت، دوای ئەمە بێ بە مۆدێلێک، ئەم مۆدێلە بە دنیادا کۆچەکات و ئەم مۆدێلە لە ڕاستیدا ئەبێتە هۆی هەڵوەشانەوەی سەرجەمی ئیمپراتۆریەتەکانی ناو مێژوو لە سەدەی 20دا. ینی هینەکەی باتەوە بۆ ئەو شوێنە، بۆ ئەمریکا. بە هەندێک خەڵکی تر باز لە تێزی ترەکەن کە ناسیۆنالیزم یەکەم جار لە شوێنی کا دروست بووە، بەڵام ئێمە مەجای ئەومانە. من ئەمڕۆ هەوڵێم لێرەدا باس لەوە بکەم ناسیۆنالیزم چۆن لە خۆرەڵاتی ناوەڕاستە دروست بوو و وەکەی دروست بوو، و باس لە دوو ئەزمموی سەرەکی ناسیۆنالیزمەکەم کە یەکیان ئەزمموی تورکیە کە پێم وایە بێ بە مۆدێل بۆ سەرجەمی ناسیۆنالیزمەکانی تر لە ناوچەکەیە، و دووەمیان باز ئەزمموی ناسیۆنالیزمی عەرەبی یەکەم. ڕاستیدا من بەتەما بووم باسن ناسیۆنالیزمی ئێرانی یا فارسیش بکەم و شتێک لەسەر ناسیۆنالیزمی ئەرمەنیەکان بڵێم، شتێک لەسەر زایۆنیزم بڵێم کە ناسیۆنالیزمی جوولەکەیە لە ناوخۆ لە خۆرڵاتی ناوڕاستە، بەڵام بەرەوەی کاتمان یا ئەم باسی ئەمڕۆ تەنها باس لە ئەزمموی ناسیۆنالیزمی تورکیەکەم لەگەڵ عەرەبیە. ئەمە پاوەرپۆینتەکەتان پیشان بەم کە باسی ئەو بابەت هەیە. جارێککە ئەچمەوە بۆ سەدەی 19 باس لەواکەم ئەو ئایدۆلۆژیا سەرچیانە چی بوون کە لە سەدەی 19دا لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیا هەبوون. ینی ئیمپراتۆریەتی عوسمانی ئیمپراتۆریەتی گەورە بوو، بەشێکی لە ئەوروپادا بوو، بەشێکی لە ئەفریقادا بوو، بەشەکەی تری لەم ناوچەی لە خۆمانایە کە ناوچەی ئاسیایە، یانی ئیمپراتۆریەتی گەورە بوو. لە بە درێژایی سەدەکە کۆمەڵێک ئایدۆلۆژیای سەرەکی تیا دروست دەبێ. یەکەمیان وەکو باسم کرد بریتیە لە عوسمانیزم. عوسمانیزم ئەو ئایدۆلۆژیایەیە کە ئیمپراتۆریەتەکە ئیمپراتۆریەتی عوسمانی
وەکو چوارچێوەی ناسنامە یا شوناس بۆ سەرجەمی دانیشتوانی ناو ئیمپراتۆرێتەکە پێشکەشەکە. یعنی خەڵکی هەموو بەشە جیاوازیەکانی ئیمپراتۆرێتەکە خۆیان بە عوسمانی ئەزانن و هاوڵاتی عوسمانی ئەو ئیمپراتۆرەتان کە ناوی ئیمپراتۆرەتی عوسمانیە و لە ناویە سوڵتان هەڵگری شوناسی سیاسی ئیمپراتۆرێتەکەیە و لە هەمان کاتا خەلیفەشە خەلیفەیەکی موسڵمانە و لە ڕاستیشدا ڕوانین بۆی وەکو ڕوانینە کۆنەکەی یعنی ئەو ڕوانینە سونەتەیەکە دەسەڵاتدار وەک وەلی ئەمرە بینێت وەک باوچێکە بینێت و سەرجەمی ئیمپراتۆرێتەکە کەم تا زۆر وەکو خێزانێکی گەورە مامەڵاکە. یعنی ئەمە یەکێکە لەو ئایدۆلۆجیانی کە لە سەدەی 19دا و بە تایبەتی لە نیوەی دووهەمی سەدەی 19دا گەشەیەکی گەورەکات وابێ بە سیاسەتی ڕسمی ئیمپراتۆرێتەکە خۆی بۆ ئەوەی ڕێبگرێت لەوەی کە لە بەشە جیاوازیەکانی ناو ئیمپراتۆرێتەکەدا بزاوتی جیاوازی خواست بزاوتێک کە داوای ئۆتۆنۆمی و سەربەخۆبوون کا دروست بێت. دووهەم ئایدۆلۆژیا کە لە سەدەی 19دا بوونی هەیە پان ئیسلامیزمە. پان ئیسلامیزم لە ناو پان ئیسلامیزمدا چەمکی سەرەکی بریتە لە ئوممەی ئیسلامی قۆمەتی محەممەدەوەی بە کوردیەکەی خۆمانی پێڵێن. ئەمە چوارچێوەی شناسەکەیە. لە ڕاستیدا پان ئیسلامیزم گەورەترە لە عوسمانیزم. عوسمانیزم بەس موسڵمانەکانی ناو ئیمپراتۆرێتەکە گرێتە خۆی زائیدەن مەسیحیەکانیش، چونکە عوسمانیزم لەسەر بنچینەی هاوڵاتی بوونی عوسمانی کارەکات. ینی بە ئۆتمان سیتیزنشیپ بە ئینگلیزیەکە، ینی هاوڵاتی بوونی عوسمانی لەبەرەوە مەسیحی یا جوولەکە یا خاوەندینەکانی تریش ئەیانتوانی بەشێک بن لە عوسمانیزم. بەڵام لە پان ئیسلامیزمە ئایدۆلۆژیایەکی دینیە تەنها موسڵمانەکان ئەگرێتەوە، بەس موسڵمانی ناو ئیمپراتۆرەتی عوسمانی نە موسڵمانەکانی دەرەوەش بۆن موسڵمانەکانی هندستان کە ژمارەیەکیشگا گەوریان تایە و موسڵمانانی ئەو بەشانەی تری دنیای جیهانی ئیسلامی کە لە دەرەوەی عوسمانی ئیمپراتۆرەتی عوسمانیان. ئەمەش کۆمەڵی نوێنەری تایبەتی خۆیانە بوو، ڕەنگە هەرە بە ناوبانگەکان جەمالەدینی ئەفغانی بێت. ئایدۆلۆژیای سێم کە هەبوو ئەوەش کەم تا زۆر لە سیمینارەکانی پێشوا باسم کرد، ئەوەیە کە بە ئینگلیزیەکەی پێوترێت تێرەتۆریەڵ پاتریۆتیزم، یعنی نیشتیمان پەروەری ناوچەیی. ینی بۆ یەکەمین جار لە سەدەی 19دا چەمکی نیشتیمان یا وەتان بە عەرەبیەکەی و بە تورکیەکەش حتا بە کوردیە ملا ئەدەبیاتی کوردیا وشەی وەتان بەکاردێت لە باتی نیشتیمان ماوەیەکی هێچکا درێژ. ینی لەمەدا چوارچێوەی سەرەکی شوناس دەبێ بەو شوێنەی کە ئینسانتیایەژی، ینی ناسنامەی مصریەک پەیوەندی بۆ هەیە کە ئەم خەڵکە ئەمە دانیشتووی میسرە، سووریەک پەیوەندی بۆ هەیە کە دانیشتووی سووریایە، بەڵام هەر هەمویان هێشتاکو بەشێکن لە ئیمپراتۆرێتی عوسمانی. ینی لە ڕاستیدا نیشتیمان پەروەری ناوچەیی لە ژێر چەتری یا پان ئیسلامیزماژی یا لە ژێر چەتری عوسمانیزمانی لەسەر ئەو فۆرمێکی تر لە شوناس و لە ناسنامە هەیە کە گەورەترە. دواتر ئایدۆلۆژیایەکە لە نیوەی دووهەمی سەدەکەدا دروست دەبێ، ئەوەیە کە پێی ناوی ئەترێک ناوی ناسیۆنالیزمی کولتوری لێ بنرێ. لێرەدا لە باتی ئەوەی سوڵتان یا خەلیفە یا ئوممەی ئیسلامی یا نیشتیمان یا وەتان بنەمای شوناسیە ناسنامە بێت، کولتورە بێ بە بنەما فەرهەنگ و لە ناویشیا بە تایبەتی زمان زۆر ڕۆڵێکی سەرەکی بینێ. و ڕۆڵی ناسیۆنالیزمی کولتوری لە نیوەی دووهەمی سەدەی 19دا ڕۆڵێکی هێژگار گەورەیە. هەموو ئەوانەی کە موسڵمان و لە ناو ئیمپراتۆرێتی عوسمانی ئاژین لە نیوەی دووهەمی سەدەی 19دا گەشەیان داوە بە فۆرمێک لە فۆرمەکانی ناسیۆنالیزمی کولتوری. تورکەکان ناسیۆنالیزمێکی کولتوری تورکی بەرهەمێنن، عەرەبەکان ناسیۆنالیزمێکی عەرەبی کولتوری بەرهەمێنن، کورد هەمان کارەکات. ئێمە مەسەلەن لە نالیەوە بۆ سەر حاجی قادری کۆی کۆمەڵێک ڕوانین بەرهەم هاتووە لە سەدەی 19دا لەسەر گرنگی زمان بە کوردی نووسین، کوردی وەکو بنەمای شوناس، زمانی کوردی وەکو بنەمای شوناسی سەرەکی. بەڵام بە دەگمەن
بزوتنەوەیەکی سیاسی دروست دەبێت کە ئەمە بک بە بنەمای داواکردنی سەربەخۆیی سیاسی و قسەکردن بە ناوی نەتەوەەوە. ئەمە فۆرمانە بوون کە لە سەدەی 19مان، بەڵام لە ڕاستیدا لە سەدەی 20دا بەشی هەرە زۆریان فۆرمانە کورتە بنەوە، هەندێکیان کۆتایی پێدێت کورتە بنەوە و لە شوێنیانە گیرێتەوە، ینی بە ناسیۆنالیزم بەمانە سیاسیەکەی، ینی بە بزاوتی نەتەوەیی کە داوای سەربەخۆبوونی سیاسیەکە. ئەمەش ڕاستەخۆ پەیوەندی بە هەڵوەشانەوەی ئیمپراتۆریەتی عوسمانیەوەیە کە لە دوای جەنگی جیهانی یەکەم ئیمپراتۆریەتەکە لە بەریەک هەڵەوەشێتەوە کە هەڵەوەشێتەوە ناوچەکە داگیرەکرێ و لەلایەن بریتانیا و فەرەنساوە و هێزی کۆلۆنیالی لەم ناوچەیە کۆمەڵی دەوڵەت دروست دەکات. لەگەڵ کۆتایی هاتنی ئیمپراتۆریەتی عوسمانیە لەم ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستەدا 6 ناسیۆنالیزم لەدایکە بێت. یەکەمیان ناسیۆنالیزمی تورکیا کە من دوای تۆزێکیکا بە دوور و درێژی باسیەکە و باسی چۆنێتی دروستبوون و ساڵدانەکەیەکە بۆ کارکتەرەکانی. دووهەمیان ناسیۆنالیزمی فارسی یا ئێرانیە، دووهەمی ناسیۆنالیزمەکە لەم ناوچەیەدا دروست دەبێ. سێهەمیان ناسیۆنالیزمی عەرەبیە کە ئەویش دوو فۆرمی سەرەکی ئەگرێتە خۆی من دوایتر باز لە فۆرمە جیاوازەکانی ناسیۆنالیزمی عەرەبیەکەم. چوارەمیان زایۆنیزمە، ناسیۆنالیزمی جوولەکەیە کە ڕێگەکانی لە ڕاستیدا لە ئەوروپادا دروست دەبێ، بەڵام گەشەکردنەکەی و دروستبوون و بوونی بە دەوڵەت لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە دروست دەبێ. و ناسیۆنالیزمێکی کەمانێ ناسیۆنالیزمی ئەرمەنیا کە ئەویشە لە سەدەی 19 دروست دەبێت و لە سەدەی 20دا گەشەی زیاترەکات، بەڵام کۆتاییەکەی بە شێوەیەکی تراژیدی کۆتایی بە ئەرمەنیەکانە هێنرێت. و لە پاڵ ئەوەدا ناسیۆنالیزمی کوردیە. یعنی لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە 6 ناسیۆنالیزم لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە دروست دەبێ و ئەم 6 ناسیۆنالیزمە لە ڕاستیدا پەیوەندی زۆر پتە و کاریگەریان بەیەکەوە هەیە. یعنی جارێ خۆی ڕوانینەکەیە لە قسەکردن لەسەر ناسیۆنالیزم لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە کە پێی وایە ئەم ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایەکە یا پرینسیپێکی سیاسیە لە ئەوروپاوە هاتۆ بۆ ئێرە و لێرە سەپێنراوە بەسەر خەڵکەکەیە، سەر خەڵکی ناوچەکە. لە کاتێکدا لە ڕاستیدا ئەو تێزە تێزێکی ناڕاست و هەڵەیە، بەڵام من کاتم نییە بچمە سەر باسکردنەکەی، چونکە مەست بۆ نمونە دروستبوونی زمانی نەتەوەی لە سەدەی 19دا پەیوەندی بە ناسیۆنالیزمی و ئەوروپیەوە نییە و پەیوەندی بە هاتنی ئەوروپاشەوە نییە. ینی پەیوەندی بەوە نییە لاسای ئەوروپاکرێتەوە، بەڵکو پەیوەندی بەوە هەیە کۆمەڵی گۆڕانکاری ناوەچی دروستەکە. ینی نالیکە بە یەکەمین جار بە کوردیە نووسێت نا ئاگای لە فکری ئەوروپیە، نا لەژێر کاریگەری فکری ئەوروپایدایە، بەڵام ئەو وەرچەرخانە لە زمانی وەرچەرخانە بۆ نووسین بە زمانی کوردی بە لاجێ لە لاجەکانی و دوایتر گەشەکردنی ئەم لاجەیە لە سەردەمی حاجی قارا بۆ زمانێکی نەتەوەیی دینامیچێتێکی ناوەچیەوە ئەوە یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی دروستبوونی ناسیۆنالیزم. هەمان شت بە نیسبەت عەرەبەکان و تورکەکان و ئەوانی کەوە ڕاستە. بەڵام ئەو خاڵی کە ئەمەوێ لێرەدا قسەی سۆر بە کورتی هێمایەکی خێرایی بۆ بکەمەوەیە ئەم ناسیۆنالیزمانە زۆر کاریگەریان لەسەر یەکتریانە بووە. یعنی ناسیۆنالیزمی تورکی لە پەیوەندیە بە ناسیۆنالیزمی کوردیەوە فۆرمەکانی خۆی وەرەگرێت، فۆرم وەرەگرێت، بەلیا لە پەیوەندیە بە ناسیۆنالیزمی عەرەبیەوە کار لە یەکەکەن و کارلێکی پێچەوانیان هەیە. بە هەمان شێوە ناسیۆنالیزمی عەرەبی لە ناسیۆنالیزمی فارسی و لە ناسیۆنالیزمی تورکیەوە کاریگەری وەرەگرێت و ئەمانە لە ناو خۆیانە کاریگەری گەوریان لەسەر یەکەیە. بەداخەوە تاکو ئێستاکە ینی من کە دەرسی ناسیۆنالیزم لە زانکۆی ئەمستەردام دەڵێمەوە، ینی تاکو ئێستاکە سەرچاوەیەکی ئەکادیمی نییە باس لە پەیوەندی ناوەچیەکانی ئەم ناسیۆنالیزمانە بکە لەگەڵ یەکتریا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بە هیچ زمانێک نییە، ینی نە بە زمانی ئینگلیزی نە بە زمانەکانی تر. ئێستا ئێمە سەر مەسەلەی ناسیۆنالیزمی تورکی. طبعا ناسیۆنالیزمی تورکی ئەکرێوە گوتم بۆ دوو قۆناغدا بەشی بکەین. یەکەمیان ناسیۆنالیزمی بەر لە ئەتاتورک، بەر لە دروستبوونی دەوڵەت نەتەوە لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە، یعنی لە فۆرمە کولتوریەکەیدا. ناسیۆنالیزمی تورکی فۆرمی سەرەتاییەکەی فۆرمێکی کولتوریە و تیایدا زمانی تورکی و کولتوری تورکیەوە نووسیمە کولتوری کوردی وا غڵەیە بێت تورکی بێ، زمانی تورکی، کولتوری تورکی، ئەدەبیاتی تورکی بنەما سەرەکیەکانیەتی.
ینی ئەمەش دۆخێکە لە ڕاستیدا لە سەدەی 19دا دروست دەبێت ینی لە سەدەی 19دا بۆ یەکەمین جار تورکەکان زمانی تورکی ئەکەن بە زمانێکی ئەدەبی وە هەنگاو بە هەنگاو بەرەو ئەوە ڕۆن وەکو زمانێکی نەتەوەیی مامەڵەی بکەن شتێک لە دایکە بێ ناوی ئەنێن ئەدەبیاتی تورکی لەو سەدەیەشدا گروپی ڕێکخراو دروست دەبن کە شناسی تورک بوون بەلایەنەوە شناسیی گرنگە ئێمە دوو گروپمان هەیە لە سەدەی 19دا کە دروست دەبن یەکەمیان ناوی عوسمانیە لاوەکانە یۆنگ ئۆتمانز بە ئینگلیزیەکەی ئەوی تریان ناوی تورکە لاوەکانە عوسمانیە لاوەکان ئەمانە مەجموعەیەک بوون نووسەر و خوێندەواری ناو ئیمپراتۆرەتی عوسمانی بوون زۆربەی هەرە زۆریان زمانە ئەوروپیەکانیان نەزانی و ئەمانە باوەڕیان بەوە بوو کە ئیمپراتۆرەتی عوسمانی پێویستی بە ڕیفۆرمکردن و چاکسازیەکی بنەڕەتی و هەمەلایەن هەیە و لە پێش هەمووشیانەوە پێویستی بە چاکسازی لە سیستمی سیاسی و لە دەسەڵاتی سیاسیە هەیە عوسمانیە لاوەکان بەرگریان لەوە کرد کە سیستمی سیاسی لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیا بێ بە سیستمێکی پاشایەتی بەڵام پاشایەتیشی دەستوری ینی یەکەمین کەسێکن کە باس لەواکەن ئیمپراتۆرەتی عوسمانی پێویستی بە دەستور هەیە و خەلیفەیە سوڵتان یا پاشای عوسمانی ئەبێت دەستوریەکە بێت دەبێت پەرلەمان هەبێت و ئەبێ هەڵبژاردن هەبێت و ئەمانە بن بە یەکەمین گروپی لیبرالی سەدەی 19هەمی ناو ئیمپراتۆرەتی عوسمانی و باوەڕیان بەوەیە کە پێویستە لە ئەزمموی وڵاتە ئەوروپیەکانەوە ئەزمموی سیاسیان ئەزمموی دەستگاییان چ جۆرە دەستگایەکیان هەیە ئەزمموی کۆمەڵایەتیانەوە شت فێر ببن و شەرم نەکەن لەوەی کە لە ئەوروپیەکانەوە فێر ببن بەڵام لە هەمان کاتدا پارێزگاری لە بنەما سەرچەکانی ئیسلام بکرێ و هەوڵ بدرێت ئیسلام بگونجێنرێت لەگەڵ ئەو گۆڕانکاریە تازانی کە لە سەدەی 19دا هاتوۆتەکایەوە یعنی ئەوان باس لە دەوڵەتی دینی و لە شوناسی دینی و بابەتشتانە ناکەن ئەوەندەی باس لە پرۆسەی تازەکردنەوەی ئیمپراتۆرەتی عوسمانی ئەکرێت بە ڕێگای بە لیبرالکردنی عوسمانیەکە ئیمپراتۆرێتەکە لە ڕێگای دەستور و پەرلەمان و هەڵبژاردنەوە بەڵام لە پاڵیشە ڕێزێک بۆ ئیسلام وەکو دینی خەڵک و وەکو بەشێک لە فەرهەنگ و کولتوری وڵاتەکە بەجێ بێڕێتەوە و کاری پێ بکرێت و ئەمانە ئەم عوسمانیە لاوانە لەوەدا سەرکەوتن لە ساڵی 1876دا بۆ یەکەمین جار لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیا دەستور بسەپێنن و دەستوریان سەپان و سوڵتانیان ناچار کرد هەڵبژاردن کات پەرلەمانیان دروست کرد و ئەم پەرلەمانە ماوەی ساڵ و نیوێک نزیکی 2 ساڵ مایەوە دوایی سوڵتان عەبدولحەمید پەرلەمانەکەی داخست کۆتایی بە فترە قۆناغە دەستوریەکەشێنە دەستورەکەشی لابرد و خۆی بوو بە تاکە سوڵتانی ناو ئیمپراتۆرەتەکە و ئەو بنەما دەستوری و دەستگایانەی کە بۆ بە لیبرالکردنی ئیمپراتۆریەتەکە هێنرابەوە پێشەوە تێچیدا لە دوای ئەمانەوە گروپێکی کە دروست دەبن کە ئەوان گروپی لە ئیناپیانەوترێ گروپی تورکە لاوەکان ئەمانە کۆمەڵێک گەنج بوون زۆربەی زۆریان ئەفسەر بوون ئەفسەری سوپا بوون و باوەڕیان بەوە بوو کە ئیمپراتۆرەتەکە دیسانەوە پێویستی بە ریفۆرمکردن هەیە بە ریفۆرمێکی سیاسی و باوەڕیان زۆر بە دەستور هەبوو و بێت دەستور ئامادە بێت و ئەبێت دەستورێکە بێت کە سنووری دەسەڵاتی حکمڕانەکان دەستنیشان بکات بەرپرسیارەتی خەڵک و هەڵبژاردن هەبێت و ئەم بابەتەشتانە ئەمان لە ڕاستیدا لە دوو خاڵا زۆر جیاواز بوون لە عوسمانیە لاوەکان خاڵی یەکەمیان ئەوە بوو ئەمان زۆر ئەلمانی تر بوون باوەڕیان زۆر زیاتر بە پرۆسەی جیاکردنەوەی دین و حکمڕانی لە یەکتری هەبوو باوەڕیان بەوە نەبوو کە کولتوری تازە و دروستکرا و مۆدێرنکراوی عوسمانیەکان ئیلا ئەبێ کولتورێکی دینی بێ یعنی بە خاڵێن بەمانایە لە ماناکان لە عوسمانیە لاوەکان ئەلمانی تر بوون بەڵام بە دیوی ئەو دیوان لەوانیش تورکتر بوون ینی لە عوسمانیە لاوەکان زیاتر پێیان لەسەر شناسی تورک بوون و مەسلەی تورک گرنگی تورک و تورک بوون و گرنگجیدان بە زمانی تورکی و بە تورککردنی بیرۆکراسیەتی دەوڵەتی عوسمانی و ئەو شتانە بوون ئەمانە ڕێکخراوێکیان دروست کرد ناویان نا ڕێکخراوی تەعالی و تەرەقی ئەم ڕێکخراوە
ماوەیەک کاری کرد و ئەمان تورکە لاوانە لەوەدا سەرکەوتن لە ساڵی 1970 سوڵتان لابن سوڵتانێکی کە بهێنن و لەوەدا سەرکەوتن کە جارێکی تر ئەو دەستورێکە لە 1976 نووسرا بوو سوڵتان عەبدولحەمید لای برد جارێککە بیگەڕێنەوە و بیکەن بە بنەمای دروستکردنی ئەو دەسەڵاتە سیاسی ئەو سەردەمە ئەوان باوەڕیان پێ بوو والحاڵ ئەمانە ینی لە تورکە لاوەکان کۆمەڵێک ئاکاریان تێ یەکەم ئەفسەری سوپاند زۆربەی زۆریان لە خوێندنی سوپا و سەربازیەوە هاتوون دووهەم ئەلمانین و سێمیان هەنگاوێک زیاتر باوەڕیان بە مۆدرنیزەکردن هەیە لەسەر شێوە ئەوروپیەکەی تا لە عوسمانیە لاوەکان و تورکترن بەیەکێکن لەوانەی کە زۆر بەرگری لە شوناسی تورکیەکەن یەکێک لەو کەسانی کە سەر بەم گروپە بوو لە مێژووی ناسیۆنالیزمی تورکیا زۆر بەناوبانگە ئەمزیا گۆکالپ ئەمە پیاگەوا بزانم دایکی کورد بووە خەڵکی دیاربەکر بووە ئەمە وەکو میشێل عەفلەقی بەعس چۆن کەسێکی هەیە ناوی میشێل عەفلەقە کە هینی بۆ کات تیوریستە منەزیرە ئەو کەسەیە کە ئایدۆلۆژیای بەعسیزم بەرەمێنێ ئەم گۆکالپەش یەکێکە لەو جۆرە کەسانە ئەمە باوەڕی بەوەیە کە شتێکەیە ناوی تورکە و نەتەوەی تورکە کە باس لە خۆی کا دەڵێ من ئەندامی نەتەوەی تورکم ئەندامی ئومەی ئیسلامیشم بەڵام ئەندامی شارستانیەتی خۆراواشم ینی ئەمیش لێرەدا جارێکی دیکە شتێک دروست دەکات بە ناوی نەتەوەی تورک کە ڕەهەندێکی ئیسلامی تێدایە بەڵام لە هەمان کاتا خۆشی وەکو بەشێک لە دنیای مۆدێرن و بەشێک لە شارستانیەتی خۆراوا بینێ ینی بە کورتەکەی ئەوەی کە ئێمەی بینین لە قۆناغی پێرها پێش هاتنی ئەتاتورکدا چییە بینین ئەبینین تێکەڵێک هەیە لە ئامادەجی و حزوری ئەفسەرەکانی سوپا و ڕۆڵی ئەمان لە ناو سیاسەتدا بچکەبوو بخەمەوە بەمراوە نازانە چوارداێن بۆی باشی ببینم لەگەڵ خەونی بە دەستورکردنی دەسەڵاتی سیاسیدا و خەونی مۆدرنیزەکردن و پرۆسەی گەشەدان بە پرۆسەی ئەلمانیەت و بەرهەمێنانی ناسیۆنالیزم ئەمە لە ڕاستیدا ئەو دۆخەیە کە ئێمە پێش هاتنی کەمالیزم ئەیبینین و پێش هاتنی ئەتاتورکەی بینین بەڵام ناسیۆنالیزمی تورکی لە قۆناقی کەمالیزمدا فۆرمێکی ترەگرێتە خۆی و ئاکاری ترەگرێتە خۆی وەکو ئێوە هەمووتانەزانن ینی زۆربەی کورد ڕەنگەوە بزانێ ئەتاتورک پیاوێک بوو ئەفسەری سوپا بوو و ئەندامی تورکە لاوەکان بوو ینی ئەو یەکێک بوو لە ئەندامی ئەو تورکە لاوانەی کە لەناو ڕێکخراوی تەعالی تەرەقیان دروست دەکرد دەرچووی خوێندنی سەربازی بوو لە دوای جەنگ کە ئیمپراتۆری عوسمانی جەنگەکەی دۆڕاند و بەشێکی زۆری ئیمپراتۆریەتەکە ناوچەکانی داگیر کرا لەلایەن بریتانیا و فەرەنساوە و بەشێکی تورکیا خۆشی لەلایەن یۆنان و ئەو شوێنانەوە ئەم پیاوە دەستی کرد بەوەی کە خۆیان لە تورکیا ناوی جەنگی سەربەخۆیی لێنێن کە تێیدا لەو قۆناغەدا لە ڕاستیدا بۆ ئەوەی خەڵک کۆبکاتەوە بۆ بەگژاتچوونەوەی سوپای بەتایبەتی یۆنانیەکان و بەگژاتچوونەوەی فەرەنسیەکان ئەبێتە هەڵگری ئەو گوتارە ئیسلامیە کە لە ڕێگایەوە توانای کۆکردنەوەی کوردیشی لە دەوری خۆیە کورتکە وەکو نەتەوەیکی موسڵمانی ئەو کاتە بەڵام لە کارەوە کارانی کە گرتوێت یەکەم شت کە کردیەکێت لە کارە گرنگەکانی هەڵوەشانەوەی سەڵتەنەت بوو ینی سیستمی سوڵتانیەکەی لابرد سوڵتانی لابرد و لە شوێنی ئەوە جمهوریەتی دروست کرد ینی ئەتاتورک بەوە مەشهورە کە کۆتایی هێنا بە سیستمی سەڵتەنەت و لە باتی سەڵتەنەت دوای سەرکەوتنی جەنگی سەربەخۆیی و بەدەستێنانی سەربەخۆیی تورکیا کۆمارێکی دامەزان بە ناوی کۆماری تورکیاوە لە 1924 ساڵی 1924دا ئەم پیاوە خلافەتی کۆتایی پێنا یەکەم جار سەڵتەنەتەکەی کۆتایی پێنا دوایی خەلیفەکەشی لابرد خەلیفەکە سواری کەشتێکیان کرد
دەریان کرد لە تورکیا ڕۆکە تورکیا بەجێشوە بەم شێوەیە پیاوە کۆتایی بە 400 ساڵ تەمەنی ئیمپراتۆریەتێک هێنا کە لەو ناوچەیە لە خۆرڵاتی ناوەڕاستە دروست بوو. و خۆشی ئەوەی کە پێ ئەوتێ کەمالیزم من تۆزێککە باسی واکەم کەمالیزم ڕەگەزە سەرچەکانی چییە؟ ئەبێ بە فۆرم ئەبێ بە ئایدۆلۆژیای فەرمی ئەو دەوڵەتی کە دروست دەکرێت ینی ئەتاتورک ئەبێ بە یەک کەسێک لە یەک کاتا جەنگی سەربەخۆیی بە سەرکەوتووی کۆتایی پێێنێت، دووهەمیان سیستمی سەڵتەنەت و سوڵتان و مەلەکێت کۆتایی پێێنێت، لە شوێنی ئەوە جمهوریەت دروست دەکات، کۆمار دروست دەکات، اینجا دوای ئەوە خلافەت کۆتایی پێێنێت و اینجا سەرجەمی ئەو شتانی کە ئەنجامیەدات ئەبێ بە جۆرێک لە ئایدۆلۆژیای فەرمی دەوڵەت و کار بەو ئایدۆلۆژیایەکرێت. کەمالیزم لەسەر 6 پرینسیپی سەرەکی کارەکات، ینی ئایدۆلۆژیای تورکی لە فۆرمە کەمالیستیەکەیدا ناسیۆنالیزمی تورکی لە فۆرمە کەمالیستیەکەیدا لەسەر 6 پرینسیپی سەرەکی یەکیشەکە. یەکەمیان سیستمی کۆماریە، ینی لە ناسیۆنالیزمی تورکی ناسیۆنالیزمێکە دژی مەسەلەی پاشایەتیە، دژی دروستکردنی ئیماراتە و ڕاستەوخۆ لەگەڵ سیستمی کۆماریدایە، سیستمی جمهوری و سیستمی جمهوریش سەرۆکی وڵاتەکە و سیستمە سیاسەکەی وەکو سیستمێکی هەڵبژێرا و ئەبینێت، ینی بە هەڵبژاردن بکرێت و بێ پەرلەمان هەبێت و سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرێت و بەم شێوەیە. ینی یەکەمین کار کە ئەیکات و یەکەمین شتێکە پەیوەستە بە ناسیۆنالیزمی تورکیەوە بریتیە لە کۆماری بوون. پرینسیپی یەکەمیانەوە شتێکە تاکو ئەمڕۆژ مثلا کەسێکی وەکو ئەردۆگان توانی زۆر شت لە ناسیۆنالیزمی تورکیدا بگۆڕێ، بەڵام نەیتوانیوە دەستکاری ئەم پرینسیپە سەرەکی ئەم ناو ناسیۆنالیزمە بکات کە بریتیە لە پاراستنی سیستمی کۆماری. دووهەمیان دەوڵەتگەرایی، ئەوە بە ئینگلیزی پێوترێ ستیتیزم. ئەمە چییە؟ لە ناسیۆنالیزمی تورکیدا دەوڵەت وەک دەستگا پێگەیەکی هێجگار بەهێز و سەرەکی هەیە و دەوڵەت لە ڕاستیدا ئەرچی سەرەکی بریتیە لە تازەکردنەوەی کۆمەلگا، گەشەدان بە پرۆسەی مۆدرنیزەکردنەوەی کۆمەلگا و گەشەدان بە تایبەتی بە ئابووری. ینی لە ڕاستیدا لە دەوڵەتگەرایی تورکیدا لە قۆناغی کەمالیزمدا دەوڵەت یەکێ لە ئیشە سەرەکیەکانی بریتیە لە گەشەکدان بە ئابووری وڵاتەکە، ئابووری وڵاتەکەش وەکو بنەمای پێشکەوتنی کۆمەڵایەتی و سیاسی وڵاتەکە خۆی. ئەوان تەبەن باوەڕیان بەوە هەبووە کە سەرمایەی سەربەخۆ هەبێت و باوەڕیان بەوە بۆ سەرمایەداری سەربەخۆ بێ، بەڵام باوەڕیشیان بەوە هەبووە لەم ئەتاتورک باوەڕی بەوە هەبووە کە سەرمایەی تایبەت ترسنۆکە، یەک دوو توانای ئەوەی نییە وەبەرهێنانی گەورە بکات و ئابووری وڵاتەکە گەشە پێبات و تازەی بکاتەوە و تورکیا بکاتە وڵاتێکی مۆدێرن بتوانێت لە ڕووی ئابووریەوە ململانەی وڵاتە گەورەکانی دنیا بکات. لەبەرەوە ڕۆڵی دەوڵەت وەک بەکارێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری ڕۆڵێکی هێجگار گەوریان یەکێکە لەو ناسیۆنالیزمانی کە تایدا دەوڵەت پێگەیەکی هێجگار گرنگ و هێجگار سەرەکی هەیە. تەبەنەوە دەوڵەتێکی یەکگرتووە، دەوڵەتێکە کە قابلی دابشکردن نییە و دەوڵەتێکی بەهێزە و دەوڵەتێکە کە ئەبێ کۆمەلگا ڕێزی بگرێت. پرینسیپی سێهەمی ناسیۆنالیزمی تورکی لە فۆرمە کەمالیستەکەیە بریتیە لە پۆپولیزم یا خەڵک وەک بنەمای سەروەری، میلەت وەک بنەمای سەروەری. ئەوەی حکومڕانە ئەم یا ئەو پارتی سیاسینە ڕاستە پارتێکی سیاسی حکومەکە یا سەرکردەیەکی سیاسی لە حکومە، بەڵام ئەوە تعبیر لە ئیرادەی گشتی ئەو میلەتاکە. ینی ناسیۆنالیزمی تورکیەکێکە لەو ناسیۆنالیزمانەی کە زۆر پێ لەسەر مەسەلەی قسەکردن بە ناوی میلەت و نوێنەرایەتیکردنی میلەتەوە کات و خەڵک وەکو ئۆرگانێکی زیندوی یەکگرتووە بینێت کە قابلی پارچە پارچەکردن نییە، وەکو چۆن لەشی مرۆڤیەکەیەکی ئۆرگانیکە و ناتوانانی پارچە پارچەی بکەیت و هەر ئۆرگانێک
وەزیفەیەکی دیاریکراوی هەیە بەسەر یەک و هەموو لەشەکە دروست دەکەن. لە ناسیۆنالیزمی تورکیدا خەڵک یا میلەت ئەو یەکە ئۆرگانیەیە کە دەوڵەت دروستەکات کە دەوڵەت دروست شکات و دەوڵەت تعبیریشی لێکات. خاڵی چوارەمیان لە ناسیۆنالیزم ئاکاری چوارەمی ناسیۆنالیزمی تورکی بریتە لە ئەلمانیەت مەی سێکولاریزم لە تورکیا لایسیتەی پێڵێن. ئەم فۆرمەش لە ئەلمانیەت لە ڕاستیدا لە ناوچەکەدا و لە مێژووی ئەلمانیەتیشدا لە دوای لە تەنانەت لە ئەلمانیەتی فەڕەنسی ڕادیکاڵترە. ینی سێکولاریزمی کەمالیستی یا ناسیۆنالیزمی تورکی فۆرمێکە لە ئەلمانیەت کە زۆر ڕادیکاڵترە لە ئەلمانیەتی ئەمریکی، ئەلمانیەت لە هۆڵندا، لە بریتانیا، لە ئەڵمانیا، لە وڵاتانی ترا. نەموزەجەکەشی و ئەو مۆدێلی کە لاسایانە کردەوە مۆدێلی فەڕەنسی بوو، بەڵام ئەوان زیاترە ڕۆ. مەسەڵەن کەمال ئەتاتورک مەمنوعی کرد بۆ نمونە ئافرەت حیجاب لەسەرکە، مەمنوعی کرد ئەو فێسە کۆنەی کە جاران فەرمانبەرەکانی عوسمانیەکان لە بەریانەکردەوانە لە بەربکە، بۆ نمونە تەریقە سوفی و شتەکانی داخست. ینی لە ڕووی دینیەوە کۆمەڵێک شتی کرد مەسەڵەن بە تەواوەتی دینی لە دەوڵەت جیا کردەوە و دینی بە تەواوەتی هێنایە کۆنتترۆلی دەوڵەت خۆیەوە. ینی یەکێک لە ئاکارەکانی ئەم ناسیۆنالیزمە بریتێ لە ئەلمانی بوونی. خاڵی چوارەمیان مەسەلەی ناسیۆنالیزمە، ینی نییە کە تورکیا یەکەیە، یەک نەتەوەیە، یەک بزاوتی ناسیۆنالیستی هەیە و ناکرێت لە ناو تورکیادا زیاد لە ناسیۆنالیزمێک بوونی هەبێت. ینی ئەوەی کە هەیە بریتە لە کۆبوونەوەی خەڵکی تورکیا لە دەوری یەک پرۆژەی سیاسی. ئەو پرۆژە سیاسیە ناوی ناسیۆنالیزمە، ناسیۆنالیزمی تورکیەوە لە دەرەوەی ئەمە هیچ فۆرمێکی تری ناسیۆنالیزم و هیچ فۆرمێکی تری شناسی سیاسی قابلی قبولکردن نییە. و آخر پرینسیپی کەمالیزم بریتە لە ریفۆرمیزم. ناسیۆنالیزمی تورکی ناسیۆنالیزمێکە زۆر باوەڕی بە دەستکاریکردنی کۆمەلگا بە پرۆسەی مۆدێرنکردنەوە، گەشەپێدان، دروستکردنی قوتابخانەی تازە، دروستکردنی پیشەسازی تازە، دروستکردنی دەستگای تازە هەیە و باوەڕی بە خوێندنی ئافرەت هەیە، باوەڕی بە ئیشکردن و هاتنە دەرەوەی ئافرەت بۆ ژیانی گشتی و ئەم بابەتەشتانێ. ینی ناسیۆنالیزمێکە ئەو شش پرینسیپە کۆی کردوێتەوە و ئیشی لەسەرەکە. ینی ئێمە دوایتر کە دێمە سەر کە باسە هەفتەی داهاتوو باز ناسیۆنالیزمی کوردی یەکەم هەندێک لەم پرینسیپانە بۆ نمونە کێشەی گەورە بۆ شناسی خەڵکی کوردستان، بۆ ناسنامەی خەڵکی کوردستان لە ناو تورکیادا دروست دەکەن. بۆ نمونە مەسەلەی دەوڵەتگەرایی یاخود ئەوەی خەڵک وەک بنەمای سیاست، یان چکە پێناسی خەڵک لە تورکیادا پێناسیکردنیەتی وەکوونەتەوەیەکی تورکی کە تێیدا لە ڕاستیدا شوێنێک بۆ ئەتنیەکانی تر نابێتەوە لە باسی یەکەم. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە تێبگەیت ئەم فۆرما لە ناسیۆنالیزم کە دێت یەکەمین جار لە تورکیادا ئەبێ بە مۆدێل، ئەبێ بە مۆدێلێکی سەرکەوتوش. ینی ئەتاتورک یەکەم سیاسی خۆڕەڵاتی ناوەڕاستە لەوەدا سەرەکەوێت کە لە هێزە کۆلۆنیاڵەکان لە وڵاتەکەی خۆی تا بکاتە دەرەوە، یۆنانیەکان بکاتە دەرەوە، فەڕەنسیەکان بکاتە دەرەوە و ئەو خەریتەیە دروست بکات، ئەو دەوڵەتە دروست بکات کە ناوی دەوڵەتی تورکیای ئەمڕۆیە و بیکاتە دەوڵەتێکی سەربەخۆ و بەو شێوەیەدا بڕێژێکە خۆی قەنەعەتی پێی بووە. ینی لەبەرەوە بێ بە مۆدێلێکی زۆر سەرکەوتوو بۆ سەرجەمی ناوچەکە. ینی لە ڕاستیدا بەشی هەرە زۆری ناسیۆنالیزمەکانی تری ناوچەکە لاساییکردنەوەیەکی تەواوی ناسیۆنالیزمی تورکین، بەڵام لە ڕوتێکی دیاریکراوە، لە ڕوتێکی جیاوازە، لە ناو هەلومەرجێکی سیاسی و کۆمەڵایەتی جیاوازە. ئەوەی کە لێرەشدا کە لە ڕاستیدا بەلامە گرنگە باسی بکەینەوەیە ئەتاتورک خۆی، ینی ئەم ناسیۆنالیزمە سەرکردەیەکی مێژوویی دروست دەکات. ئەتاتورک خۆی بێ بە سەرکردەیەکی مێژوویی کە خاوەنی پەیامێکە، پەیامەکەشی ئەو شش پرینسیپەیە کە باسم کرد کە پەیامی تازەکردنەوەی کۆمەلگایە، بەهێزکردنی کۆمەلگایە، کۆتایی هێنانە بە کۆنەپارێزی و هێنانی ئەلمانیەتە، ریفۆرمکردنی کۆمەلگایە، بەهێزکردنی ئابووری ئەم بابەتشتانەیە. ینی مۆدێلی سەرکردەیەکی مێژوویی خاوەن پەیامی گەورە ئەهێنێتە پێشەوە و ئەتاتورک دیسانەوە ئەبێ بەو مۆدێلە لە سەرکردەی سیاسی کە لە ناوچەکەدا هەمووان لاساییەکەنەوە.
ینی لە ڕەزاشای ئێرانەوە لاساییەکەنەوە بۆ جەمال عەبدولناسر لە مێسر حتا بۆ سەدام حوسێن کە ماوەیەکی زۆر دواتر لە ئەتاتورک دێت و دروست دەبێت. و پرسیارەکە لەوەدایە ئایا ئەتاتورک بەرهەمی ئەو شتەیەکە هەندێک خەڵک کە هەندێک خۆرهەڵاتناس پێ بە ستەمگەری خۆرهەڵاتی ناوە بن، ئەوەی کە ئۆریانتالیست دیسپۆت، ینی ئایا ما ستەمگەرێکە وەکو چۆن هارونە ڕەشید ستەمگەر بوو، ئەمیش ستەمگەرە، ینی لاساییکەرەوەی هارونە ڕەشیدە، یاخود لە ڕاستیدا لاساییکەرەوەی مۆدێلی بسمارک و گاریبالدی و لینینە. ینی لە بۆچووری من ئەتاتورک بەرهەمی گەشەکردنی فۆرمی حکومڕانیە لە سەدەی 19 و سەدەی 20دا. ینی ئەتاتورک بەمانایەک لە ماناکان بسمارکە. بسمارک ئەو پیاوەی کە ئەڵمانیای مۆدێرن دروست دەکات و یەکی خات بەنی بۆ تورکەکان بە نسبەت ناسیۆنالیزمی تورکیەوەمان ڕۆڵە بینێ، جۆرێکە لە لینینی پیاوێکی لینیە بێتە خاوەنی پارتێکی سیاسی، ئەم پارتە سیاسیە خۆی بە پێشڕەوی کۆمەلگاکە ئازانێت، ئەم پارتە سیاسیە بە ئەرچی خۆی ئەزانێت کە حکومڕانی بگرێتە دەست و دەوڵەت بەکاربێنێ بۆ تازەکردنەوەی کۆمەلگا، بۆ تازەکردنەوەی ئابووری، بۆ دروستکردنی هێزی سیاسی، بۆ دروستکردنی هێزی کۆمەڵایەتی تازە، دەستگای کۆمەڵایەتی تازە و بمشوە. ینی ئەتاتورک بە مانایەک لە ماناکان بریتە لە کۆپیەک یاخود لە مۆدێلێک کە زیاتر لە بسمارک و گاریبالدی و لینینەوە دوورە. و ئیشی سەرەکی ئەم مۆدێلە لە ناسیۆنالیزم و سەرکردەی نەتەوەی بریتێرەوەی کە بە شاقوڵی، ینی دەسەڵاتی دەوڵەت لەسەرەوە بەکارهێنن بۆ تازەکردنەوەی کۆمەلگا. ئەمە بە ئینگلیزیەکە پێوت تۆپ داون مۆدرنیزیشن پرۆسس، ینی پرۆسەیەکی تازەکردنەوەی کۆمەڵایەتی سیاسی، فەرهەنگی، ئابووری، بەڵام دائەبەزێت لە سەرەوە، ینی دەسەڵاتی دەوڵەت بەکارهێنرێت بۆ نمونە بۆ لاوازکردنی دەسەڵاتی دین، بەکارهێنرێت بۆ کۆتاییهێنا بە تەریقەتەکان، بەکارهێنرێت بۆ ئیجبارکردنی ئافرەت بۆی بچێت بۆ قوتابخانەکان. و بەم شێوەیە ینی فۆرمێک لە مۆدێلێک لە تازەکردنەوە دروست دەکات کە مۆدێلی شاقوڵی لەسەرەوە دابەزینی لەسەرەوە بۆ خوارەوە. و لە هەمان کاتیشدا ئەتاتورکە بێ بە دروستکەری سیستمی تاکحزبی لە ساڵی 1923 تا ساڵی 1950 لە تورکیادا یەک دەوڵەت، یەک سەرۆک، یەک ئایدۆلۆژیا حکومڕانە. و دواتر ئێمە کە بینین کە سێری ناسیۆنالیزمی عەرەبی و ئەوانی تریژەکەین هەر هەمویان بە هەمان ڕێگادا تێپەڕن، تێیدا یەک دەوڵەت، یەک سەرۆک، یەک ئایدۆلۆژیا بەبێتە ئایدۆلۆژیای سەرەجێگە. بەم مانایە لە ڕاستیدا ینی ناسیۆنالیزمی تورکیە بێ بە مۆدێلی سەرەکی لاساییکردنەوە لە ناوچەکەدا. لە پەیوەندیدا بە کوردەوە لە دوایە باسیەکەم باس لە سێ چەمکی سەرەکیەکەم. یەکەمیان ئەمەی بە ئینگلیزی پێوترێت pathological homogenization، ینی ئامێزانبوونی پاسۆلۆژی نەخۆشانە. بە زۆر خەڵک وای لێ بکەی لە یەک بچن، ینی کۆتایی هێنان بە هەموو شناسەکانی تر و جێگرتنەوەی هەر هەموو ئەو شناسانە ئەو ناسنامانە بە شناسێکی تورکی، و ئەمە لە ڕێگای بەکارهێنانی توندروتیژیەوە. اینجا سیڤەر، ڕێکەوتنامەی سیڤەر لە ئەدەبیاتی قسەکردن لەسەر ناسیۆنالیزمی تورکیدا گرێیەکی سایکۆلۆژی دروست کردووە، پێوترێ گرەی سیڤەر، گرەی سایکۆلۆژی سیڤەر، کە تێیدا لە سیڤەردا تورکیا بەشێکی زۆری ناوچەکانی خۆی دۆڕێنێ و لەو ڕێکەوتنامەیەوە و کوردیش بەڵێنی ئەوەی پێدرێ دەوڵەتی دروستکای ئەرلانیکەم ڕیفراندۆمی بکە بزانێ خەڵک چیەوێ. ئیتر لێەوە باڵادەستی تیورەی پیلانجێڕی و سیاسەتی تواندنەوەمانە بێ بە بەشێک لەم ناسیۆنالیزمە. ینی ناسیۆنالیزمی تورکی فۆرمێک لە ئامێزانبوون و هۆمۆجینیزیشن و نازان بە عەرەبی تەکامل، ئەوەی کە خەڵک هەمووی وا لێ بکێ لە یەکتری بچێ، ئەو فۆرماگرێتە خۆی. و لە ناویشیا پیلانەوەی کە تورکیا دایمە پیلانی لەسەرا، دوایتر مەسەن لە عەبدولناسر هەموو ئیمپریالیزم خەریکی پیلانجێڕان دژ بە عالەمی عەرەبی و بە بابەتشتانە هەموویە بێ بە بەشێک لەو دۆخە. بە کورتیەکەی ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەم بزوتنەوە ناسیۆنالیستیە کە دروست دەبێت لە تورکیادا، ئەو کاراکتەرانەیە بوو کە من باسی کرد وەکوتم بێ بە مۆدێل بۆ ناوچەکە.
ئێستا بپەرمەوە بۆ باسکردنی ناسیۆنالیزمی عەرەبی. ناسیۆنالیزمی عەرەبی لە ڕاستیدا لە ناسیۆنالیزمی عەرەبیدا بێت سێ چەمکی سەرەکی هەیە، سێ مەفهوم هەیە ئەبێ لە یەکتریان جیا بکەینەوە. یەکەمیان ئەوەیە کە بە عەرەبی پێوترێ القەومیە العەرەبیە. ئەمەیان چیە؟ من ناسیۆنالیزمی عەرەبی ئەگەر بیکەین بە ئینگلیزیەکەی Arab nationalism بە کوردی ناسیۆنالیزمی عەرەبی. ئەمە چییە؟ ئەمە ئەو فۆرمەیە لە ناسیۆنالیزمی عەرەبی کە باوەڕی بەوەیە هەموو جیهانی عەرەب یەک جیهانە و پێویستیان بەوەی یەکەی سیاسی هەبێت حکومڕانی ئەم وڵاتە عەرەبیان بکەن، جۆرێک لە یەکگرتنی سیاسی هەبێت، ینی پان ناسیۆنالیزمە، ینی ناسیۆنالیزمێکە باوەڕی بە دروستکردنی چەترێکی سیاسی یەکگرتوو هەیە بۆ هەموو وڵاتە عەرەبیەکان. ئەمە بەعسیەکان وابوون ناسریەکان باوەڕیان بۆ ئەمە قەومیە عەرەبی پێوترێت. چەمکی دووهەمیان بەعەوەی بە عەرەبی پێوتێ الوەتەنیە. وەتەنیە ئەو فۆرمەی ناسیۆنالیزمە کە تێیدا دەوڵەتی قوتری، ئەوەی قوتری عێراق یا قوتری ئەردەنی یا دەوڵەتی سعودی، ئەوە خۆی ئەبێ بە بنەمای ناسیۆنالیزمی وڵاتە. مەسەن شتێک دروست دەبێ ناوی ناسیۆنالیزمی عێراقیە، هەندێک کەس ناوێنێ الوەتەنیە العێراقیە، هەندێک کەس ناوێنێ ناسیۆنالیزمی عێراقی. یعنی دای من هەردوو شەکا ئەکرێ بە یەک مانا بەکار بێنرێت. یعنی ناسیۆنالیزمی عێراقی و وەتەنی عێراقی بە عەرەبیەکەی چووکە چێتە پەیوەندیەوە لەگەڵ القەومیە العەرەبیە، کەوە چەندێکی ترە باز لە ناسیۆنالیزمێکا بۆ هەموو عالەمی عەرەبی، بۆ هەموو جیهانی عەرەبی. لە کاتێکا ناسیۆنالیزمی عێراقی یا وەتەنیەتی عێراقی باز لە فۆرمێک لە شوناسەکە بۆ عێراق خۆی بۆ هەموو عێراقیەکان. ئەمە فۆرمی دووەمە. سێهەمیان عروبەیە. یەکێک لەو کێشە سەرەکیانەی کە لە دنیای ئێمەدا هەیە جیانەکردنەوەی ئەم چەمکانەیە لە یەکتری. مەسەن عروبە یەکسانەکرێ بە بەعسیزم، یەکسانەکرێ بە فاشیزم. لە کاتێکە عروبە عربنس بە ئینگلیزیەکەی بریتیە لە شوناسێکی کولتوری، ئەوەی کە عەرەبەکان باوەڕیان بەوە هەیە لە دنیای عەرەبیدا هەمویان عەرەبن، یەک زمان قساکەن، زۆربەی زۆریان زمانەکەیان هاوبەشە، زۆربەی زۆریان کولتورەکان لە یەکەچێ، زۆربەی زۆریان موسڵمانن. و بەم شێوەیانی عروبە شوناسێکی سیاسی نییە، بەڵکو شوناسێکی ڕۆشنبیریە، شوناسێکی سەقافیە. لە کاتێکە القەومیە العەرەبیە ئەوە شوناسێکی سیاسیە و قەومیە عەرەبی ئەویان وەکوتم پان ناسیۆنالیزمیانی بۆ هەموو جیهانی عەرەب. بەڵام ناسیۆنالیزمی عەرەبی قوتریشەوەی هەر وڵاتێک لە وڵاتەکان ناسیۆنالیزمی تایبەت بەخۆی هەیە، هەندێک پێڵێن وەتەنیە، هەندێک پێڵێن ناسیۆنالیزمی ئەو وڵاتە. ئەم سێشتە لە عالەمی عەرەبیە لە یەکتری پێویستە جیای بکەینەوە. ئەمیش طبعاً وەکو ئەوانی تر لە سەدەی 19دا من زۆر کاتم نەماوە بەبێ خێرا تێپڕم، ینی عەرەبەکان لە سەدەی 19دا فۆرمێک لە ناسیۆنالیزمی کولتوری گەشە پێدەن، ینی کە باوەڕیان بەوەیە مەسەلەن زمانی عەرەبی زمانێکی جیاوازەوە، زمانێکی پیرۆزە، زمانی قورئانە، باوەڕیان بەوەیە کە کولتورێکەیە، ئەدەبیاتێکەیە، ناوی ئەدەبیات و کولتوری عەرەبیە. بەڵام و باوەڕیان بەوەیە ئیسلام لە ڕاستیدا عەرەبەکان لە هەموو کە زیاتر لی تێگەن، چونکە قورئان بە عەرەبی نووسراوە و باشترین کەسێکە لە ئیسلام تێبگات عەرەبن و ئیسلام بەشێکە لە شارستانیەتی مرۆڤایەتی و لە قۆناغێکە گەشەی گەورەی کردووە و ئەوە بریتە لە بەشداری عەرەب لە گەشەکردنی شارستانیەتی مرۆڤایەتە. یانی لە سەدەی 19دا جۆرێک لە گرنگیدان بە عەرەب بوو، عەرەب بوون پەیدا دەبێ وەکو شوناسێکی کولتوری، نەک وەک شوناسی سیاسی. ینی هەمان شت کە لە تورکیادا ڕوویدا لە ناو عەرەبەکانە ڕۆدا، هەمان شتیش لە ناو کووردا ڕوویداوە لە سەدەی 19دا. و ئەوەی کە عەرەبەکان لە سەدەی 19دا داوایەکەن لە ڕاستیدا تاکو ساڵی 1913 کۆنفرانسی پاریس داوایەکەن بریتی نییە لە جیابوونەوە لە ئیمپراتۆریەتی عوسمانی و دروستکردنی شتێک بە ناوی دەوڵەتی عەرەبی یا شتێک بە ناوی جیهانی عەرەبیەوە. ئەمە نییە، ئەمە هەر ئەسڵەن بوونی نییە. ئەوەی ئەوان داوایەکەن ئەوەیە دەسەڵات بدرێت بە ئیمارەتە عەرەبیەکان، دەسەڵات زیاتر دابەش بکرێت، ینی دەسەڵات هەمووی لە ئەستەمبوڵا نەبێت لە دەستی سوڵتانی عوسمانیە، لە دەستی خەلیفەدا. داوای ناسێنتراڵکردنی دەسەڵاتەکەن و داوای سەرلەباتی ئەوەی داوای سەربەخۆی سیاسی بکەن، داوای بە لامەرکەزی بوونی دەسەڵاتەکەن. مەسیحی عەرەبەکان ڕۆڵێکی گەورە بینن لە گەشەدان بە زمان و کولتوری عەرەبیدا.
ینی قاموسە گەورەکانی سەدەی 19 ئەنسیکلۆپیدیاکان زۆربەی زۆری عەرەبەکان دروستیان کرد و عەرەبە مەسیحیەکان دروستیان کردو بۆ گەشەدان بە شعری عەرەبی بۆ گەشەدان بە زمانی عەرەبی ومانە و یەکێک لە نووسەرە هەرە مهمەکانی سەدەی 19 بریتە لەو پترس بوستانیە ئەم پیاوە پێی وابوو مەسیحی بوو پێی وابوو ئیمپراتۆریەتی عوسمانی پێویستی بەوەیە بمێنێتەوە وەکو ئیمپراتۆریەت لەسەر مۆدێلی ئەمریکا ینی ئەمریکا یەک دەوڵەتە بەڵام یەک دنیا دەوڵەتی لۆکاڵیتیایە دەوڵەتە لۆکاڵیەکان بەشێکن لە شتێکی گەورەتر ناوی ئەمریکایە ئەو باوەڕی بەوە بوو ناوچە عەرەبیەکان هەبێ ئەو شێوازە لە دەسەڵاتی سربەخۆیان هەبێ و بتوانن لەوێدا کۆ ببنەوە لەبەرەوە کۆنفرانسی پاریس کە دروست دەکرێت لە ساڵی 1913دا عەرەبەکان کە ئاچن بۆ ئەو کۆنفرانسا لەوێ هەمویان داوای مانەوەی ئیمپراتۆریەتەکەکەن تەسەورکە تا ساڵی 1913 بەڵام ئەڵێ نەبێ دابەشکردنێکی دەسەڵات هەبێ لە ناو ئیمپراتۆریەتەکەدا ئەوەی زۆر سەیرە لە ساڵی 1913دا زۆرینەی هەرە زۆری وڵاتانی عەرەبی میسر بە بەشێک لە وڵاتی جیهانی عەرەب نازانن پێیان وایە مەسریەکان ئەفریقین بەشێکن لە ئەفریقا و بەشێک نین لە جیهانی عەرەب و لەبەر ئەوە مەسریەکان داوت ناکەن بۆ کۆنفرانسی پاریسی ساڵی 1930 لە کاتێکە 50 ساڵ دواتر ینی 40 ساڵ دواتر لە ساڵی 1952 جەمال عەبدولناسر دێتە سەر دەسەڵات لە میسر و ئەبێ لە ڕاستیدا بێ بە سەرکردەی ناسیۆنالیزمی عەرەبی لە بۆ هەموو عالەمیاری ینی ببینە لە ماوەی 40 ساڵە چ گۆڕانێکی گەورە لە جیهانی عەرەبیدا دروست دەبێت لەوەی کە عەرەبەکان چۆن سەیری خۆیانەکەن چۆن سەیری شوناسی خۆیانەکەن ئەنی ئەوەی کە بە کورتەکەی تا دوای کەوتنی ئیمپراتۆریەتەکە ئیمپراتۆریەتی عوسمانی و دروستکردنی ئەو دەوڵەتە نەتەوەیانە شتێک بە مەفهوم بە ناوی ناسیۆنالیزمی عەرەبی بە مەفهومە سیاسیەکەی ئەوەی کە عەرەبەکان داوای ئەوە بکەن جیهانێکی عەرەبی سربەخۆ هەبێ لە ڕووی سیاسیەوە و ئەمە عەرەب خۆی حکومڕانی بکات ئەمە داواکاریەکە دواکەوێت بۆ دوای بۆ سەردەمی دروستبوونی باس حزبی باسی عەرەبی ئیشتراکی لە عێراق و بۆ سەردەمی ناسریزم ئەم دوو ئایدۆلۆژیا سەرەکیە ئەم دوو فۆرما لە ناسیۆنالیزم لە عالەمی عەرەبیە ئیشەکەن لە تا ساڵانی هەفتا لە دوای ساڵانی هەفتاوەکو ئێوە ئەزانن ناسیۆنالیزمی عەرەبیەکەوێتە قەیرانێکی گەورەوە ئەوەی شوێنی ناسیۆنالیزم لە دوای ساڵانی هەفتاوە پڕەکاتەوە بریتە لە ئیسلامیزم ینی ئیسلامی سیاسی ئەچێتە شوێنی ناسیۆنالیزمی عەرەبی لەو ناوچەیەدا ئەمانش داوای چیەک ناسریزم بۆ نمونە ئەوەی ناسریە بە عەرەبیەکەی ئەمیش داوایەوە کرد جیهانی عەرەب بێ بە یەک جیهان ئەبێ سیستمەکەی سیستمێکی سۆشیالیستی بێ ئاکاری ئەم سیستمە چیە ئەم بەشەی ئەم ناسیۆنالیزمە عەرەبیە ئەم یەکگرتنە عەرەبیە کۆبوونەوەی جیهانی عەرەبی ئەوەیە کە دژی ئیمپریالیزمە ئەبێ سیستمەکەی سیستمێکی کۆماری بێ وەکو چۆن لە تورکیادا سیستمەکە سیستمێکی کۆماری بوو ئەبێ ئابووری دەوڵەت ئابووری ریفۆرم کات ریفۆرمی کشت و کاڵ ریفۆرمی زەوی ئەو شتانە بکرێت خوێندن بکرێ بە ئیجباری بۆ هەمووان خزمەت گوزاری تەندروستی بۆ بەلاش بێت و ئەو بزوتنەوەش دروستەکان ناسر لەگەڵ کۆمەڵێک خاڵ سەرکردەی جیهانی سێم کە بە عەدەم الانحیاز ناوە برێت عەدەم الانحیاز یعنی ئەوەی کە لە دنیادا لە ساڵانی 50کانەوە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دنیادا بەشە بێ بۆ بەرەی کاپیتالیستی لەگەڵ بەرەی سۆشیالیستی یعنی بێ بە دوو بلۆکی گەورە دنیا و ململانیان لە نێوا دروست دەبێ ناسریزم یەکێک لە داواکانی ئەوەیە ببن بە بەرەیەکی سربەخۆ لە دەرەوەی ئەم دوو بەرەیەدا ئەو بزوتنەوەیە کە پێوترێ بزوتنەوەی عەدەم الانحیاز وەکو لێرەشا کە ئەیبینی ینی ناسریزم ئاکارێکی دژە ئیمپریالیستی هەیە ئاکارێکی کۆماری هەیە جۆرێک لە ستەیتیزم دەوڵەتگەرایی کە دەوڵەت ئیشی ئەوەیە ڕیفۆرمی کۆمەلگا بکات و ئەو شتانە بە خەستی ئامادەیە لە ناویە و ئاکاری سەرەکی یەکێک لە ئاکارە سەرەکیەکانی تریە ناسیۆنالیزمی عەرەبی بریتێ لە دژایەتیکردنی لیبرالیزم ینی ناسر کە یەکەیەکێ لەو شتانە کە کردی هاتە سەر حکم لە ساڵی 1952 لە میسر ئەوە بوو ئەو سیستمە لیبرالی کە لە میسر هەبوو لای برد دەستورەکەی لابرد هەموو پارتە سیاسەکانی مەمنوع کرد لە شوێنی ئەوانە چی کرد یەک پارتی سیاسی یەک حیزبی سیاسی دروست کرد کە حیزبەکەی خۆی بوو
یەک هەڵبژاردن هەر بۆ ئەوان بوو یعنی هەروان حکمران بوون یەک سەرکردەی سیاسی و یەک ئایدۆلۆژیا هەمان ئەو شتەی کە ئەتاتورک کردی لە ساڵانی 20ەوە تا 50 عەبدولناسر ڕاستەوخۆ کە هاتە سەر حکمڕانی هەمان شتی کرد و یەکێک لە ئاکارە سەرچیەکانی ناسیۆنالیزمی عەرەبی بریتیە لە دژایەتیکردنی لیبرالیزم و خاڵێکی ترکە لە ناو ناسیۆنالیزمی عەرەبیدا زۆر گرنگە مەسەلەی ڕزگارکردنی فەڵەستین و بەگژادچوونەوەی زایۆنیزمە ئەمە یەکێک لە خاڵە ئاکارە سەرچیەکانێتی کە تیایە بەستنەوە بە مەسەلەی بەگژادچوونەوەی ئیمپریالیزم و بە کۆتایی هێنان بە کۆلۆنیالیزم و گەشەدان بە جیهانی عەرەبی و یەکخستنەوەی جیهانی عەرەبی چۆن پیان وایە لە ئەساسە زایۆنیزم کە ناسیۆنالیزمی جوولەکەیە و دروستکەری فەڵەستینە ئیسرائیلە هەرکە سەرچیەکانەوەیە کە نێڵە جیهانی عەرەبی بێ بە جیهانێکی یەکگرت و ڕێلەوە بگرن کە عەرەبەکان یەکینیانە بێت یەک وڵاتیانە بێت و ناسر ئەبێ بە سەرۆکی سیاسی و کولتوری جیهانی عەرەبی لە پەنجاکان و شەستەکانە و ئەمە درێژە خایانێت تا ساڵی 67 لە ساڵی 67 ئیسرائیل لە ماوەی 6 ڕۆژە ئەوەی جەنگی 6 ڕۆژە دروست دەبێت لە ماوەی 6 ڕۆژە وڵاتە عەرەبیەکان وێرانەکات ئەوە زلەیەکی زۆر گەورە بوو لە دەموچاوی جەمال عەبدولناسر بە پلەی یەکەم و لە ناسریزم بە پلەی دووەم وەکو ئایدۆلۆژیا و لە ڕاستیدا ینی پاڵێکی گەورە بوو بۆ ئەوەی ئەم ئایدۆلۆژیای و ئەم فۆرمە لە بیرکردنەوە فرێدەنە دەرەوەی مێژوو و لە جیهانی عەرەبیدا شوێنی بە ئیسلامیزم بگرنەوە ئیخوانەکان شوێنی بگرنەوە و بزوتنەوە سیاسە ئیسلامیەکان و لە پاڵی شامەسەن کەسێکی وەکو سادات کە بێ بە حکمڕان لە میسر ئەبێ بە سەرۆکێکی موسڵمانی لەخواترس ینی دین ئەگەڕێتەوە بە شێوەیەکی زۆر بەهێز بۆ ناو سیاست جارێکیکە وەوە بێ بە بەشێک لە ئەزمموی ناسریزم لە ناوچەکەدا. طبعا ناسریزم دوو دەموچاوی یەکی چانەوەیە کە باوەڕی بەوەیە کە هەموو جیهانی عەرەبیە بێ بە جیهانێکی یەکگرتوو ینی ڕووی لە جیهانی عەرەبیە دوو هەمیان لە هەمان کاتە نوێنەری ناسیۆنالیزمی میسریشە. طبعا ئەدەبیاتێکی زۆر هەیە لەسەر ئەم پەیوەندی نێوان ناسیۆنالیزمی میسری و ناسیۆنالیزمی عەرەبی لە ناو ناسریەدا لە ناو ناسریزمە. من 2 ساڵ 3 ساڵ لەمەوە پێش یەکێک لەو قوتابیانەی کە لای ئێمە ماستەریە کرد من سەرپەرشتی تێزینەکەی بووم تێزی ماستەرەکەی بووم تێزێکی زۆر گرنگی نووسی لەسەر مناقەشەیەک لە ناو ئەدەبیاتی ئەکادیمیا هەیە لەسەرەوەی ئایا ناسر بەڕاستی باوەڕی بە یەکێتی عەرەب هەبوو یاخود توش بوو ینی ناسر ئایا بە پلەی یەکەم ناسیۆنالیستێکی مسریە یا ناسیۆنالیستێکی عەرەبیە. ئەو تەلەبەیە بەگەڕانەوە بۆ کۆمەڵێک لە وەسایقی ساڵانی 50 سەفارەتە ئەوروپیەکان کە لە میسرا بوون و بۆ خوێندنەوەی یاداوەری کۆمەڵێک لە ڕەفیقە نزیکەکانی ناسر کە لەگەڵ یابوون لە تێزەکەی بەرگری لەوەیە کرد کە لە ڕاستیدا ناسر بە پلەی یەکەم ناسیۆنالیستێکی مسریە نەک ناسیۆنالیستێکی عەرەبی ینی باوەڕی بە ناسیۆنالیزمی مسری هەبووە زۆر زیاتر تا بە ناسیۆنالیزمی عەرەبی و تێوەگلاوە یعنی ناسیۆنالیزمی عەرەبی بەکارهێناوە بۆ بەهێزکردنی پێگەی میسر. بەرحاڵ ینی ئەوەی کە گرنگە لێرەدا سێری بکەین ئێمە بینین شتێکەیە ئایدۆلۆژیایەکەیە بەزوتنەوەیەکی سیاسی هەیە ئیشەکات لە عالەمی عەرەبیە تا ساڵانی 70 لە ساڵانی 20ەوە لە 1920ەکانەوە ئیشەکە تا ساڵانی 70 وەکو ئایدۆلۆژیای باڵادەست وەکو بزوتنەوەی سیاسی باڵادەشتیش کە تێیدا جارێکی تر فکرەی دەوڵەت فکرەی سۆشیالیزم بەگژادچوونەوەی ئیمپریالیزم سیستمی کۆماری ریفۆرمی ئابووری خزمەتگوزاری تەندروستی و خوێندنی ئیجباری و پێشخستنی کۆمەلگا و ئەمانە چاکردنی پێگەی ئافرەتان و ئەمانە ڕێک وەکو مۆدێلە تورکیەکە مۆدێلەکەی ئەتاتورک لە جیهانی عەرەبیشە ئامادە بووە. ڕاستە لە ئێرانیشە هەمان شتیانی لە ئێرانیشە لە سەردەمی ڕەزا شاوەمانە هەمان مۆدێل لێ بەڵام کاتیەوە نییە. ئێستا باسی بەعس زۆر بە خێرایی طبعا بەعس نمونەی دووهەمی ناسیۆنالیزمی عەرەبی ئێمە ناسیۆنالیزمی عەرەبی لە ڕاستیدا سێ فۆرمی هەیە بەس من سێمیان هەر کاتم لێ باسکەمەوەی حركة القوميين العرب يعني بزودنەوەی ناسیۆنالیستە عەرەبەکانە ئەوە جۆرج حەبەش لە فەڵەستینی بوو سەرکردایەتیە کرد بەڵام کاتی ئەوەم نییە ئەو زۆر لە ناسر زیاتر لە مارکسیزمەوە نزیک بوون بەڵام باسیزمیش
دیسانەوە فۆرمێکی تری ناسیۆنالیزمی عەرەبیە کە سێ هینی گەورەی هەیە دروشمی سەرەکی یەکەمیان یەکێتی جیهانی عەرەب ئەوەی بە عەرەبی وترێ الوحدة العەرەبیە یەکێتی جیهانی عەرەب لەمەدا وەکو ناصر باوەڕی بە هەمان شتە بەڵام جیاوازیەکەی لەگەڵ چیایە لەگەڵ جیاوازی لەگەڵ ناسراوەیە ناصر حیزبێکی دروست کرد بوو بەس بۆ مصر بەڵام بەعەس حیزبێکی سیاسی بوو لقی لە هەموو وڵات عەرەبیەکان نابوو یعنی لقی لە سودان بوو لقی لە سووریا بوو لقی لە مصر خۆیان هەبوو من کاتی خۆی کە خوێندکار بووم لە زانکۆی سلێمانیەم خوێند لە پۆلێکا بووین لە قسمی داخلی لە بەشی ناوخۆی خوێندکاران هەژنۆتە لە ببووین بەیەکەوە کوڕێکی مصریمان لەگەڵا بوو لەگە کوڕێکی فەڵەستینیە هەردووچیان بە منحیان وەرگرت بوو ینی بۆرسیان وەرگرت بواتون لە زانکۆی سلێمانیان خوێند هەردووچیان بەعسی بوو نەمانە ئەندامی حیزبی بەعسی یەکشانی فەڵەستین بوو لە لوبنان ئەوی تریان ئەندامی حیزبی بەعس بوو لە مصر و لە سودان و لەوانە شوێنی تر هینیان بوو یعنی وەیەکێ لە جیاوازیەکان بەڵام باوەڕی بە جێچێتی جیهانی عەرەبە بوو وەکو ناسریەکان باوەڕیان بەوە بۆ حڕیە ینی دروشمی دووهەمیان بریتە لە ئازادی وحدە الحڕیە ئازادی لای بەعس ئازادی تاکە کەسی نییە ئەمە زۆر خاڵێکی گرنگە ینی ئەم باوەڕیان بە ئازادی تاکە کەس نییە تاکە کەسی ئازاد وەکو لە لیبرالیزمە بەڵکو باوەڕیان بەوەیە ئازاد بیت لە هێزی دەرەچی ئازاد بیت لە ئیمپریالیزم ئازاد بی لە کۆلۆنیالیزم و بتوانی سربەخۆ بیت یانی سربەخۆیی وڵاتەکە باس لە ئازادی وڵاتەکات نەک لە باس لە ڕاستیدا ئەتوانیە ئەو کەلیمەی ئازادیە بگۆڕی بە سربەخۆیی بەڵام بە عەرەبیەکەی خۆی وحدە حڕیە و دروشمی سێمیان سۆسیالیزم باسیش وەک ناسریزم باوەڕی بە سۆسیالیزم بوو و باوەڕی بەوە بوو سۆسیالیزم لە فۆرمە عەرەبیەکەیدا فۆرمە عەرەبیەکەی سۆسیالیزم چی بوو بە هەمان شت بریتی بوو لەوەی خوێندن ببێ بە ئیجباری دەوڵەت خۆی دەست بخاتە ناو ئابووریەوە دەوڵەت ئابووری بەڕێوە ببا خزمەتگوزاری تەندروستی بە خۆڕایی بێ عێراق بە حکمیەوەی باسیەکان لە عێراق هاتنە سەر حکم و بە حکمیەوەی کە وڵاتێکی نەوتی بوو و پارەی زۆرترە بوو زۆر پارەیان زیاتر بوو تاکو مصر خوێندن بوو بە خۆڕایی هەموو مەسەلەن ئەوانەی کە خوێندنیان تەواو کرد هەموو ئیشیان بۆ دۆزرایەوە دەوڵەت ئیشێکی بۆ دۆزینەوەی لە عێراقا خەڵکی بێ ئیش بوونی نەبوو لە زمانی باسا ینی ئەوەی کە خوێندنی تەواو کرد بوو بە ئۆتۆماتیکیە بوو بە فەرمانبەر ینی دەوڵەت لە شوێنێکە ئیشی بۆ دۆزیەوە ینی فۆرمێکیان دروست کرد بوو ناوی سۆسیالیزمی عەرەبی جیاوازیەکەی لە سۆسیالیزمی سۆڤێتیەوە بوو ئەمان باوەڕیان بە مڵکیەتی تایبەتی شەبوو ئەمە خاڵێک دووهەم باوەڕیان بە ململانەی چینایەتی نەبوو ئەمان پیان وا بوو نەتەوەی عەرەب نەتەوەیەکی هاوشێوەیە لە یەکە لەوە نییە چینی جیاوازی تێدا بێەوە چینانە ململانیان نەبێ لەگەڵ یەکتریانە باوەڕیان بەوە بوو کە خەڵکەکە لە یەکە چن لە لای بەعس هێزێکی ئەڵمانی بوو ئیسلام لای بەعس کەلەپورە توراث بە عەرەبی پیانەوە توراسە نەک ئەوەی کە ئایدۆلۆژیایەک بێت بەهۆی ئەوە حکومڕانی بکەیت باسییان لە تەطبیقکردنی یاساکانی شەریعەت و شتانە ناکرد و لەبەرەوە هێزێکی ئەلمانی بوون باوەڕیان بەوە بوو کە ئەوان هێزێک نین هێزێکی دینی بوون ئەسڵەن سەدام کتێبێکی هەیە بە ناوی نحن والثورة شتێکی لەو بابەتەیە من بەبیرمێت ئێمە لە عەدادیە بووین لە ینی لە دواناوەندی بووین لە عێراق کە کتێبەکەی دابەشەکرا ئەو کتێبە لەو کتێبەیە باس لەوە ئەکات کە حیزبی بەعس حیزبێکی دینی نییە ڕاست باز لەواکات بەڵام کە شەڕی ئێران و عێراق دروست بوو و بەعس کەوتە جەنگەوە لەگەڵ ئێرانە سەدام نەیەویست وێنەی سەرۆکی وڵاتێک وەربگرێت کە دژی ئیسلامە یەکێ لەو ئیشانەکە کردیەوە بۆ کتێبەکەی خۆشی مەمنوع کرد لە کتێبخانۆشتەکانە کۆیان کردەوە چونکە تیان وسا بوو بەعس حیزبێکی دینی نییە و ینی ئەتوانرا وای تەفسیر کرێکە دینینیانی دژی دینە و ئێوە سەدام لەگەڵ ئێرانە شەڕەکە کەواتە لەگەڵ ئیسلامە شەڕەکە بۆی واز بۆ ئەوەی تووشیەوە نەبێ کتێبەکەی خۆی لابرد ئیشێشتر کە کردی ڕۆشنبیرێکی مصری هەیە ناوکەم نەبێت چۆ وای کرد ژیاننامەی سەدام بنووسێ بانگی کرد بۆ عێراق پارەیەکی زۆریانە ژیاننامەی سەدام بنووسێ سەدامی کرد بە شیعە ینی لەو ژیاننامەیە
سەدام شیعە و لە کوڕی ئیمام حوسێن و لە ئیمام حوسێن و ئەمانەوە هاتووە یعنی ئەمەش هەر لە ساڵی 80 دروست بوو بەس بۆ ئەوەی کە بۆ بەکارهێنانی ناوخۆیی لە وڵاتەکەیە ینی بۆی خەڵکی پێ بخڵەتێنێ خاڵێکی تری ئاکارێکی تری ئەم ناسیۆنالیزمی باسیە بریتە لە دژایەتی لیبرالیزم ڕێک وەکو ئەتاتورک وەک ناصر بەعسیش هێزێکی دژە لیبرالە و هێزێکی دژە دیموکراسیەتە باوەڕیان بە دیموکراسیەت دەبوو ئەمانیش باوەڕیان بە یەک حیزب یەک سەرکردە یەک ئایدۆلۆژیا بە هەمانە و شێوەیە کە لە عێراق و سووریا هاتنە سەر حکم بە هەمانە و شێوەیە کە لە تورکیا بوو بە هەمانە و شێوەیە کە لە میسر هەبوو لە عێراقی شاکە هاتنە سەر حکم و لە سووریاشا سیستمی یەک حیزب و یەک سەرکردە و یەک ئایدۆلۆژیا لێنایان پێشوو بە کورتیەکەی ئاکارەکانی ناسیۆنالیزم چییە لەو ناوچەیەدا کە ئێمە لە خۆڕڵاتی ناوەڕاستە ئێستا من باسی دوو ناسیۆنالیزم کرد لەو ناوچەیەدا تا بە ناسیۆنالیزمی ئێرانیش کەم تا زۆر هەمان نەکاری هەیە یعنی لە زمانی ڕەزا شاو دوایی کوڕەکەی لە زمانی کوڕەکەیە کەم تا زۆر هەمان دۆخی هەیە بەڵام ناسیۆنالیزمی ئێرانی وەک ناسیۆنالیزمی تورکی ناتوانێ و نەیوێراوە قەت ئەو جەنگا لەگەڵ دینا بکات کە بۆ نمونە تا تورک کردوێتی مەسەلەن من لەسەر یوتیوب خوتبەیەکی جەمال عەبدوناسرم جێو لێ بۆ بە عەرەبی باسیەوە کاڵێ من قورئانم لە لاپەڕەی یەکەمەوە تا لاپەڕەی ئەخیری خوێندێتەوە یەک حرفیتیان نیە فێرم بکات من چۆن حکومڕانی بکەم ئەمە لە ئێرانە ئەمانە ناوترا یعنی نیە مەسە شا ئەمەی ناوت یا ئەوانی تەوانە و لەبەرەوەی شیعە لە ئێرانە پێگەیەکی هەیە جیاوازە لە پێگەی دین لە دنیا عەرەبیە و شتێک لە شناسی ئێرانی بوون پەیوەندی بە شیعەبوونەوە هەیە کە بە زۆر کاتی خۆی لە قەرنی 15 چواردەیە 15 نازانم کەوکابرا سەفەویەکەی سەپێنێ بەسەر هەموو ئێرانیەکانە بەڵام ئاکارە سەرەکیەکانی سیفەتە سەرەکیەکانی ناسیۆنالیزم لە ناوچەکەدا چیە یەکەم ئایدۆلۆژیایەکی ڕادیکاڵە شۆڕژێر بەمانە نۆرماتیڤیەکەی ناکە لە وڵاتی ئێمە کەوتە شۆڕژێر یعنی باش من بۆ باکاری نانم شۆڕژێر مانای بەوەی دەستکاری کۆمەلگاکە ئەیگۆڕێ ناچاریەکە بە گۆڕان و ئایدۆلۆژیایەکی ڕادیکاڵە ئەیەوێت ببێ بە جۆرێک لە دابڕان لەگەڵ ڕابردووە مەسەن کەمالیزم دابڕانە لەگەڵ مێژووی ئیمپراتۆریەتی عوسمانیە ناسریزم دابڕانە لەگەڵ مێژووی مەسرە بە بانای ئەوەی کە مێژوویەکە تایە سیستمە سیاسەکەی بە جۆرێک بووە حکومڕانەکانی عرب نەبوون یان حکومڕانەکانی مصر هەمویان لە بنەماڵەی محەممەد علی بوون کە باسڵ خەڵکی ئەلبانیان ینی ئایدۆلۆژیایەکی ڕادیکاڵ شۆڕژێرە بۆ مفهومەی داوای دابڕانەکات لەگەڵ قۆناغەکانی پێشخۆیدا و باوەڕی بەوەیە کە کۆمەلگا پێویستی بە گۆڕانکاری هەمەڕەنگ و سەرتاسەری و ڕیشەی هەیە ئایدۆلۆژیایەکی دژە کۆلۆنیال و دژە ئیمپریالیزمە خاڵێکە زۆر گرنگەوەیە ناسیۆنالیزم لە خۆڕڵاتی ناوەڕاستە لە کۆنتێکست یا لە سیاق یا لە ڕەوتی کۆلۆنیالیزما دروست دەبێت ینی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە هەموو ناوچەکە کەوێتە ژێر دەستی کۆلۆنیالیزمی بریتانی و فەرەنسیەوە ئەوانیش بە کەیفی خۆیان دەوڵەتی تا دروست دەکەن کۆمەڵی دەوڵەتی تا دروست دەکەن ئەم سیستمی دەوڵەت نەتەوەیە هێنن لەو ناوچەیەدا دروستەکەن و خۆیان ناڕۆن یانیەوە نییە ناوچەکە بەجێبێڵن حکومڕانی تیاگەن و ناوچەکە داگیر کراوە ینی هەندێک جار ڕاستەوخۆ هەندێک جار ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ بۆ نمونە لە لیبیا لە فەرەنسا لە جەزائیر لە تونس لە مەغریب ئەو شوێنانە ڕاستەوخۆ داگیر کران مەسەلەن فەرەنسا ڕاستەوخۆ لە لوبنان و لە سووریا حکومڕانیە کرد بەڵام سیستمەکانی تر مەسن بریتانیا ئینتیداب بوو ئەو لێدا ناڕاستەوخۆ بێت بەهەرحاڵ ینی ئەو بزوتنەوە ناسیۆنالیستیانە کە لەو ناوچەیەدا دروست دەبن ئاکارە سەرەکیەکەیان دژە کۆلۆنیالیزم و دژە ئیمپریالیزمە اینجا فۆرمێک لە حکومڕانیان هەیە کە فۆرمێکی حکومڕانی مۆدێرنە کە باس لە مۆدێرنی ژەکەم دیسانەوە لای خۆمانە عادەتێک کەوتت مۆدێرن یعنی باش کەوتت نامۆدێرن یعنی خراپ بەس من بۆ بەوانەیە بەکاری نانم مۆدێرنە یعنی باوەڕی بەوەیە کە پێویست بە دەستکاریکردنی کۆمەلگا هەیە
بۆ نمونە باوەڕی بەوە هەیە لە باتی خوێندنی دینی زانکۆی مۆدێرن دروست بێ، لە باتی سیستمی مەدرسە مەکتەبی مەدرسەی کۆن مەکتەبی ئەلمانی تازە دروست ببێ، لە باتی سیستمی داوەری کۆن سیستمی داوەری تازە دروست ببێ، حیزبی سیاسی ببێتە ئەلتەرناتیڤی عەشیرەت و قەبیلە و ئەو فۆرمانەی ڕێخستنی کۆمەڵایەتی کە پێش دروستبوونی نەتەوە دروست بوو. ینی باوەڕێ لە مەشدا وەکو وتم مۆدرنیستێکی شاقوڵیە تۆپداونە، ینی هەموو ئیمکاناتەکان و دەسەڵاتەکانی دەوڵەت بەتوندی توێژیشەوە بەکاری هێنێت بۆ دەستکاریکردنی کۆمەلگا. یعنی بۆ نمونە مەسەلەی سەر لە نوێ دابشکردنەوەی زەوی وزار لە میسر یا لە عێراق یا لە هەندێک شوێنی ترە، ئەوە بە شەق کراوە، بە توندوتیژی کرا. ینی لە میسر بەشێکی زۆری زەویەکانی عەبدولناسر لە خاوەن زەویە گەورە فیوداڵەکان ساندەوە و دای بە جوتیارەکان. ئەمە پرۆسەیە بوو بەبێ توندوتیژی دەوڵەت، بەبێ پینی دەوڵەت ناکرا. لەبەرەوە ئەم ئاکارەی هەیە، ینی ئەم حکومڕانانەی ئەم ناوچەیە کە حکومڕانی ناسیۆنالیستی بوون، فۆرمی حکومڕانەکان فۆرمێکی مۆدرنیستی شاقوڵیە لەسەرەوە بۆ خوارەوە. ئەو تیایدا دەوڵەتگەراییە، دەوڵەت زۆر یەکەیەکی گرنگە لە ناو ناسیۆنالیزمی وڵاتانە، حتا تا ئەو ڕادا ڕات وەک مقەدەس تەماشاکرێ. ینی دەوڵەت تەنها یەکەی سەرەکی گۆڕانکاری نییە، بەڵکو یەکەیەکی مقەدەسیشە نابێت دەستی بۆ ببرێ. سنوورەکانی دەوڵەت مقەدەسە، دەوڵەت خۆی مقەدەسە. ئەوە بزوتنەوەی ناسیۆنالیستی لەم ناوچەیەدا بەشی هەرە زۆریان بزوتنەوەی ئەلمانی بوون و باسییان لە سەروەری خەڵک کردووە، نەک سەروەری خوددا. سەروەری خوددا، حاکمیەتی ئیلاهی و سەروەری خوددا تێزێکە لەگەڵ سەید قوتبە دێتە ناو فکری سیاسی ئەم ناوچەیەوە و هەموو بزوتنەوە ناسیۆنالیستەکان باس لە سەروەری خەڵکەکەن و خەڵک یانەتەوە لای ئەوان لە قەبیلە گەورەترە و لە خەڵکی ناوچەیەکی دیاریکرا لە ڕووی تیوریەوە باسێکم لەو شتانە گەورەترە. جنا ئێمە زانین لە عێراقا تکریتیەکان حکومڕان بوو، لە ناسر خۆی قەبیلە و مەبیلەی پشتیوای نەبوو، کوڕیشی نەبوو، زوو مرد، لەبەرەوەیە فریانەکەوت دەسەڵات بە تەوریز بابا یەکێکی دوای خۆی. بەڵام مەبەستم لە جیهان بینیەکەیەکە لە پشتەوەیە دەسەڵاتگەرە ئۆتۆریتێرە ناسیۆنالیزمە، دژی لیبراڵە، ئاکارێکی نیمچە سۆشیالیستی هەیە، باوەڕی بە دەوڵەتی ڕیفا هەیە لە فۆرمی عێراقی، ئەمە بینیمانە لە فۆرمی لیبیا، لە تونس، لە وڵاتانەی کە دەوڵەمەند بوون ئەم دەوڵەتی خۆشگوزرانیە ماوەیەکی زۆر ئیشی کردووە، خەڵک هەمووی موچەخۆری دەوڵەت بوون. ئەوە نییە ئێستش کە حکوومەت یاریە موچی پێنارێت، خەڵکی زۆرەوانی زمانی سەدامیان بینیوە ئەڵێ نەو کات باشتر بوو، لەبەرەوەی خەڵک هەموو سەریمانگە موچەکەی خۆی وەرەگرن. اینجا ئەم بزوتنەوەیانەی ناسیۆنالیزم لەم ناوچەیەدا لە ڕاستیدا پەیوەندیەکی هێجگار بەرزێزیان بە مارکسیزم لینینیزمەوە هەیە، زمانەکەیان، ڕوانینیان، فۆرمی ئۆرگانەکانیان، حیزبی قەومی ئەم ناوچەیە لە ڕاستیدا لەسەر کۆپیەکی تەواوی حیزبی بەلشەفیکی رووسایە کە تێیدا سکرتێری حیزب هەیە، مەکتەبی سیاسی هەیە، اینجا ئۆرگانەکانی تریە نەخوارەوە و حیزبی جەماوەریە و بەم شێوەیە و حیزبی پێشڕەوە. ئاخرش بەشی کە دوو سێ داقەتەواوەکەم دەرەنجاس ئەوە ئاکارە سەرچەکانی بزاوتە ناسیۆنالیستەکان بوون. دەرەنجامی سەرەکی ناسیۆنالیزم لەم ناوچەیەدا چی بوو؟ بە بۆچوونی من یەکەم شت دروستبوونی کۆمەڵێ دەوڵەت بوو لەم ناوچەیەدا. زۆر زەحمەتە پیان بڵێن دەوڵەت نەتەوە، لە ڕاستیدا دەوڵەتی بێنەتەوە. ینی دەوڵەتمان هەیە، ینی دەوڵەت هەیە، لەشکر هەیە، دەستگای بیرۆکراسی هەیە، هەندێک جا پەرلەمان هەیە، لە هەندێک وڵاتە دادگا هەیە، ئەو شتانەیە دەستگاکانی هەیە، بەڵام شتێک بە ناوینەتەوە بوونیان ێستا تۆ ڕسێی سووریا بکە، خەڵکی سووریا چی ئەنکا بەنەتەوەیەک؟ ینی ئەوانەی کە لە سووریا داژین بەیەکەوە هەموو خۆیان بە خەڵکی یەک نیشتیمان بزانن. یا لە عێراقا ئێمە بە درێژایی مێژووی عێراق ینی زۆر بە زەحمەت ئەتوانیت باس لە چەمچی میلەتی عێراق بکەیت، ینی چوارچێوەیەکی نیشتیمانی دروست ببێت کە خەڵک هەمووی لە ناویە ئەو چوارچێوەیە بە خۆی بزانێت و هەست بکات هاوڵاتی ئەو شوێنەیە. ینی ئێمە کۆمەڵە دەوڵەتمان هەیە، نەتەوەیان بۆ دروست نەکراوە. خۆی من ئەگەر بەبیرتان بێت من لە سیمیناری یەکەما بوو یا دووەما بوو باسی ئەوەم کردوتم، ئەوەی کە نەتەوە دروست دەکات
ناسیۆنالیزم ینی دەوڵەتە دەوڵەت نەتەوە دروست دەکات نەک نەتەوە دەوڵەت دروست بکات ینی دەوڵەت کە یەت لە ڕێگای سیستمی خوێندن لە ڕێگای لەشکر لە ڕێگای میدیا لە ڕێگای شتانەوە و لە ڕێگای فکری ئەوەی کە ئێمە هەمومان یەکسانین بە یەک و هەمومان بەقەدەر یەک خەڵکی ئەو وڵاتەی بەوە تۆ نەتەوەیەک دروستەکەی یا میلەتێک دروستەکەی یا گەلێک دروستەکەی لە چوارچێوەیەکی جوگرافی دیاریکراوە بە بۆچوونی من بەشی زۆری دەوڵەتی ئەم ناوچەیە دەوڵەتی نەتەوەیی نین جارێ ئەو وڵاتەکانی خەلیج کەمینەیەکی بچکۆلانە لە وڵاتەکەیە زۆرینەی زۆری خەڵکی ئەو وڵاتانە کرێکاری کۆچ کردوون یعنی ئەمە بە چمانایە کەمە دەوڵەتی نەتەوەیە یعنی تۆ بۆ نمونە لە وڵاتی چۆک و قەتەرایە لە کوێتە زۆرینەی دانیشتوانی وڵاتەکە خەڵکی وڵاتەکەش دین ئەوەی ئیشەکانی وڵاتەکەکەن ئابوووریەکەی بەڕێوە بەشتەکانی مووی ڕێکە خەندیشەکەن ئەوانە خەڵکیێن ینی زۆر زەحمەتە ئێمە بە چەمکی دەوڵەت نەتەوە باس لە دەوڵەتەکانی ئەم ناوچەیە بکەین زۆربەی زۆریان دەوڵەتی بێنێتەوەن ئەوەشی کە هەیە خەڵکە بەبێ ئەوەی بوو بێ بە میلەت خەڵکە دانیشتوانە دانیشتوان عێراق دانیشتوانی هەیە سووریا دانیشتوانی هەیە تورکیا دانیشتوانی هەیە ئێران دانیشتوانی هەیە بەڵام دانیشتوان چەمچێکە جیاوازە لەوەی بڵێ هاوڵاتی ئەو وڵاتن جیاوازە لەوەی کە بڵێ سەر بە نەتەوەی ئەو وڵاتن یا سەر بەگەلی ئەو وڵاتن من بوشەی گەل و گوشەی نەتەوە لای من یەک مانای هەیە ئەوی ژەوەیە ئەو یەکە گشتەیە کە لە وڵاتێکی دیاریکراوە لە ناو جوگرافیەکە دروستەکەی و خەڵک هەمویان خۆیان بەخاوەن یا بە بەشێک لەو یەکە یازان یەکەم دەرەنجامی ئیشکردنی ناسیۆنالیزم لەم ناوچەیەدا بریتە لەوەی کە دەوڵەتی بە دەوڵەتی هێشتەوە نەیتوانی بیکە بە دەوڵەت نێتەوە یەکێ لەو ڕەخنانەی من کە لە زۆرێک لەو نووسرانەیە کە ڕەخنەی دەوڵەت نێتەوەکەن لە ناوچەکەیە لەوەدایە کە لە ئەساسا لەوە تێنەگەیشتون شتێک بە ناوی دەوڵەت نێتەوە لەو ناوچیانە ئێمە دەوڵەتمان هەیە نەتەوەی هەیە دەوڵەتمان هەیە دانیشتوانی هەیە بەڵام دەوڵەتمان نییە گەلی هەبێ دەوڵەتمان نییە نەتەوەی هەبێ یا گەلی هەبێ بە مانای ئەو یەکە سیاسیە خەیاڵیەوەی کە ئەندرسن باسیەکە کە خەڵک هەمووی ئامادە بێ لە ناویە یەک شوناسە بگرێ یەکێکی تر لە دەرەنجامە ترسناکەکانی ناسیۆنالیزم لە ناوچەیە کە هات بریتی بوو لە ئەوەی جینۆسایدی ئەرمەنیەکە یعنی جینۆسایدی ئەرمەنی پەیوەندێکی ڕاستەوخۆی بە دروستبوونی بزاوتی ناسیۆنالیستی لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیا هەیە و طبعاً لە سەرێکی شەوە پەیوەندی بە دروستبوونی ناسیۆنالیزمی ئەرمەنی خۆیەوە هەیە لێرەوە یەکێک لە تاوانە گەورەکانی بزاوتی ناسیۆنالیست لەم ناوچەیەدا کە کردوێتی بریتە لە جینۆسایدی ئەرمەن سێم فەڵەستینیەکان یەکێک لە قوربانیەکانی قۆناغی ناسیۆنالیزم و دروستبوونی ناسیۆنالیزم لە قۆڕڵاتی ناوەڕاستا بریتێلەوەی فەڵەستینیەکان بەشی زۆری وڵاتەکەی خۆیانیان دۆڕان دەریان کردن لە 1940 تا 700 فەڵەستینی ڕانرا لە دوای 67 لە شەڕی 67 تا کە ئیسرائیل زفەی غەربی و کۆمەڵێک شوێنی تردا گیرەکات ژمارەیەکی تری فەڵەستینی ڕاکەن ئێستا نزیکی 4 ملیۆن 5 ملیۆن فەڵەستینیان هەمویان پەناهەندن لە کەم پاژین تا ئێستش لە کەم پاژین لە وڵاتەکانی تری دەوروبەر و لە بەدنیا وڵابوونەتەوە یعنی یەکێکی تر لە قوربانیەکان یعنی فەڵەستینیەکان قوربانی زایۆنیزم کە فۆرمی جوولەکەیە فۆرمە جوولەکەی ناسیۆنالیزم دەرەنجامی چوارەم کە دەرەنجامێکی ترسناکە بریتە لەوەی کورد لە مێژووی خۆیان ئەبێ بە کەمینەی ناو چوار دەوڵەت لەم ناوچەیەدا و تا ڕۆژی ئەم ڕۆژ لە ناو ئەو دۆخی کەمینەبوونە داژی طبعاً بە جیاوازی گەورە گەورەوە لە هیچ شێچێک لە وڵاتانەی کە کوردی تێداژی لە منطق و لۆجیکی کەمینەبوون ڕزگاری نەبووە بە هاوڵاتی ژمارەیەک یەکسان دۆخی عێراق لە دۆخی وڵاتەکانی کە جیاوازترە بەڵام دۆخی عێراق دۆخێکی شڵقاوی پڕ لە هێزی ترسناچی تائیفی هێزی دژە ئینسان دژی فکری هاوڵاتی دژی ڕێزنیان لەوانی کە لە خۆت ناچێ ئەوەی تێدایە ینی سەرجەمی مەترسیەکانی ئەو مەترسیانەی کە بێتە هۆی لە ناوبردننی مرۆڤ لە ناو هێز عێراقیانە تا ئەم ڕۆبوونی هەیە لەبەرەوە یەکێک لە ئەو کێشانەی کە ناسیۆنالیزم لەم ناوچەیەدا دروستیەکات ئەوەیە کورد سەر باقی ئەو هەموو تەقسیماتانی کە لە ناو خۆیان هەیەی تەقسیمی زمان تەقسیمی دین هەندێکی مەسیحیە هەندێکی شیعەیە هەندێکی سوننەیە
ئەمیان هەڵباز لە جێی زمانەکەی هەورامیە ئەو یان زازایی ئەم هەموو جیاوازیانە کە ناوخۆیەتی جیاوازیەشی تر لەسەر ئەوە دروستە بێ هەر دابەژەکرێن بەسەر 4 وڵاتی جیاوازە و لە وڵاتانەدا بن بە کەمینە بە کورتەکەی قۆناغی ناسیۆنالیزم لەم ناوچەیەدا کە هاتووە ئەمە دەرەنجامە سەرچەکانێتی لە ئێستادا بەڵام مێژوویەکی دیاریکراوی هەیە لە سەدەی 20ەمە لە دوای بەتایبەتی لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە دروست دەبێ بە مەفهوم بەمانە سیاسیەکەی لە جیهانی عەرەبیە لە حەفتاکانەوە بەرەو لاوازیە ڕوە ئێستاکە ناسیۆنالیزمی عەرەبی لە دۆخێکی زۆر لاوازاژی جارێ ئەوەی پان عەرەبیزم بوونی نەماوە مەگەر لە قەناتی جەزیرە هەڵگری بێ ئەژینا هێزی نەماوە سەرکردەی نەماوە وەکو ئایدۆلۆجیا لاواز بووە شوێنی گیراوەتەوە بە ئیسلامیزم یعنی ئیسلامیزم چۆتە شوێنی ناسیۆنالیزم ئەگەرچی هەندێک ڕەگەزی ناسیۆنالیستانەیە لە ناو ئیسلامیزمایە لە ئێرانە هەمان شت خومینیزم چۆتە شوێنی ئەو ناسیۆنالیزمە ئێرانی کە هەبوو بەڵام لە پاڵیا کۆمەڵێک ڕەگەزی ناو ناسیۆنالیزمی ئێرانی فارسی لە ناوخۆیدایە بەڵام ئایدۆلۆژیا سەرچێکە ئایدۆلۆژیایکی دینیە لە تورکیادا بەرە ئەو حاڵەتا ڕوات ئەگەر ئەردۆگان بەم شێوەی ئێستای بمێنێتەوە و یعنی بزاوتی ناسیۆنالیستی لەم ناوچەیەدا تەواو لاواز بووە زۆربەی زۆری وڵاتەکان لە قۆناغی بەر لە دروستبوونی نەتەوە ناسیۆنالیزماژی ینی تووشی دابەشبوونی ناوەشی زۆر گەورە بوون لە تەنانەت دەوڵاتێکی وەکو سعودیەدا ئەم دابەشبوونە ناوەچەیە لە سووریا هەیە لە یەمەن هەیە لە عێراق هەیە لە وڵاتەکانی تر هەیە ینی جۆرێک لە پاشەکشە هەیە ینی گەڕانەوەیە بۆ قۆناغ بۆ ئاڵڕاستیا گەڕانەوەی بۆ قۆناغی بەر لە دروستبوونی نەتەوە و گەل و دەوڵەتی نەتەوەیی و گەل و بابەتشتان لێرە هەوەستم دەست خۆش کاک مەریوان زۆر سپاس بۆ بابەتە پرچێژە و بەو دیتەڵ و وردەکاریەوە کە باسێکی قوڵی سەرەتاکانی دروستبوونی ناسیۆنالیزم لە خۆرهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتریش تەرکیزکردن و قسەکردن لەسەر تورکیا ناسیۆنالیزمی تورکی و ناسیۆنالیزمی عەرەبی زۆر سپاس کاک مەریوان تا هەفتەی داهاتوو ئینشاڵڵا کە دوا سیمینارە بێ لەسەر مەسەلەی کوردایەتی و ناسیۆنالیزمی کوردیە بێ هیوادارم کاک مەریوان بتوانێت باسی ناسیۆنالیزمی ڕۆژهەڵاتی کوردستان بکە هی باشوور هی باکوور هی ڕۆژاوا بۆ ئەو کات لەلایەن کوردەکانی پارچەکانی کەشەوە تووشی ڕەخنە نەبی و بتوانین زیاتر مناقەشەیەکی بەرپرسان بکەین. باش دێ. کاتێکی خۆش.